واتە قسەکردن بە هەموو شێوەیەک ئۆکەی غەڵبەغەڵە بە هەموو شێوەیەک قەدەغێ ئاگادار بن ئۆکەی ئەوە یەکێک لە ئیتیزامەکانی تکە ئۆ چوونە دەر و هەستان و ڕۆیشتن و ئەوەش بامان شێوە ئەویش قەدەغێ ئەگە ئێستا شتێکتان هەیە خود تەلەفۆنێکی شتەکە پێویستە ئێستا بیکەن لە کاتی لایف ناکرێتن ئۆکەی و کەسیش لە شوێنی خۆی هەڵناسێت چکە کامیرەکان لێرێ ئەگەر بەبەر
سڵاوتان لەوێ بەڕێزان من کانیم خۆم بە خۆشحاڵ دەزانم کە بۆ ماوەی 3 ساڵە دوا بە دوای یەک گەورەترین پێشبڕکێی بیرکاری لەسەر ئاستی گشت قوتابخانەکانی هەرێمی کوردستان پێشکەش دەکەم. بە خێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم، زۆر سپاسی بینەران دەکەم کە ئێستا بینەرمانن کە دەتوانن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەستگای ڕوانگە و هەروەها کەناڵە تەلەڤیزیۆنەکان بینەرمان بن. پێشبڕکێی بیرکاری یەکێکە لە پرۆژە گرنگەکانی دەستگای ڕوانگە، بەڵام بە دڵنیاییەوە لە 8 ساڵی ماوەی کارکردنیدا ئەوەندە پرۆژەی هەبووە کە ئێستا ئەگەر من باسییان بکەم بڕوان ناکەم بتوانین پێشبڕکێکەمان ئەنجام بدەین. بۆیە پێشنیار دەکەم بەیەکەوە سەیری کورتکراوەی کار و چالاکیەکانیان بکەین لە کورتە ڤیدیۆیەکدا. فەرموون. خۆشەویستان، وەکو لەم کورتە ڤیدیۆیەدا بینیمان دەستگای ڕوانگە کار لە 4 بواری جیاوازدا دەکات، ئەوانیش پەروەردە و لاوان و ژینگە و کەسانی لە قەوماون. بەڵام ئەوەی شایانی باسە ئەوەیە کە جەختی زیاتر لەسەر لاوان و پەروەردە کردووەتەوە. بۆ ئەوەی زیاتر ئاشنا بین بە ئامانجی دەستگای ڕوانگە پێم خۆشە بەڕێز عەبدولسەلام مەدەنی بانکێش بکەمە سەر ستەیج بۆ ئەوەی وتەی دەستگای ڕوانگەمان پێشکەش بکات. فەرموون. سلام علیکم ئێوارە باش ڕێزداران، میوانانی بەڕێز، ئامادەبوانی بەڕێز، قوتابیە خۆشەویستەکان، بینەرانی زێدە ڕێزدار، با بە نوکتەیەک دەست پێ بکەین. وا ڕێککەوت هەڵبژاردەی کوردستان لەگەڵ هەڵبژاردەی ئەرجەنتین لە یەکێک لە پاڵەوانیەکاندا بکەونە گەل یەکتر. ڕاهێنەرەکە کۆمەڵە یاریزانی باشی هێنا و خۆی ئامادە کرد بۆ ڕۆژی یاریەکە. مسی دەبوایە 3 یاریزان بگرن، ئەوە یەکێک لە پلانە هەرە سەرەکیەکانی ڕاهێنەرەکە بوو. لە ڕۆژی یاریەکەدا یاریەکە بەڕێوە چۆ، لە گێمی یەکەمدا 2 گۆڵ کران. لێرە 2 هەواڵ هەنە، یەکێکی خۆش یەکێکی ناخۆش. خەبەرە خۆشەکە ئەوەیە ڕەجەب لە هەڵبژاردەی کوردستان ئەو 2 گۆڵی کردبوو. خەبەرە ناخۆشەکە ئەوەیە ئەو 2 گۆڵە لەسەر تیمی کوردستان کرا. ڕاهێنەرەکە گوتی واز لە مسی بێنن ڕەجەب بگرن. احتیمال ئەو نوکتەیە تۆزێ کۆم بیتن خەریکە تۆز لێچیتن نە قەینە مۆڕاڵێکی تێدایە. ویستم وەکو دەستپێکێک باسی ئەم نوکتەیە بکەم تا باسی مۆڕاڵەکە بکەم. ئەم سەردەمە سەردەمی مرۆڤی و هاوڵاتی نێودەوڵەتیە. بوعدە لۆکەڵیەکان زۆر ڕۆژ لە دوای ڕۆژ کەمتر لێدێن. باسی مرۆڤی نێودەوڵەتیە. وەگەر ئێمە بمانەوێ هەبین، بمێنین، بەردەوام بین و کێبڕکێ بکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی، دەبێت تیمی هەڵبژاردەی کوردستان لە هەموو ئاستەکاندا خەڵکانی وەکو ڕەجەب ئاسا کە گۆڵ لەسەر ئێمە بکەن
کەم ببن ئەبێ گۆڵکاری باشمان هەبیت لەسەر تیمی بەرامبەر پێشبڕکی بە قووەت بچین بەهێز بین لەسەر ئاسی نێودەوڵەتی سمعەت بیهێنین و بەنیەتی لەسەر ئاسی نێودەوڵەتی لەو گەل ئەو هەموو ئەخبارانە و نوچانەی ئەخوێنین لەوێ بچین تا ببینەوە ئەگەر نەمان بردەوە بردنەوەی بەرامبەر زۆر قورس بکەین و بە شەرەف بدۆڕێن کە ببیتە بیرەوەریەکی بە قووەت لە بیری بەرامبەردا کە حتا ئەگەر بردیەوە بزانیتن کە تیمێکی بەهێز هەبوویە ئەمانەوێ هاوڵاتی کوردستانی یاریەکە بکات بەڵکو کێبڕکێ بکەتن لەگەل ئەو ناوە گەورانەی لە بوارە جیاجیەکاندا بیل گێتسە مارک زۆکربێرگە جێف بێزۆزە ئەو ناو چەندین ناویتر لە بوارە جیاجیەکان بەو نەفەسە بەو نیەتە بەو ئامادەبوونە بچین و کارەکە بکەین خۆشبەختانە مادەی خامی ئەم پرۆسێسە هەیە و نەبیت لە سفرەوە دێتن ئەمە چونکە زوو گوتومانە و دووبارەش هەر ئەڵێن گەلێک نییە قەدەری بەو شێوازە بیتن کە ئەو گەلە گێل بیتن بە ئیرادەی خالق شتیوان نییە بڕیارەکانی خەڵکەکانن ئەیانەوێت چۆن بن و چۆن نەبن مادە خامەکە ئێستا گەروێنەیەک دەربچیتن لە 2019 کۆمەڵە گەنج هاتن لە پێشبڕکێکی بەو شێوازە بەشداریان کرد 2019 بوو ئەم گەنجانە کە هاتنە ئەم بەشداری وەکو جەنابتان دەبینن ڤێستا لەگەل لاڤین شەهناز نەوا لەگەل نزا خان ئەو پێنجانە هاتنە سەر دەپیشانۆی پێشبڕکی مسابقەی بیرکاری و ئەو کاتە لە پۆلی دەبوون لە پۆلی 12 ئەم ساڵ ئەوانە هەمویان لە یەکەمەکان بوون کە ڤێستا یەکێک لەوانە ڤێستا فەرحان ئەوڕۆ لەگەل ئێمە 100% هێناوە دەرەنجامەکانی تری جەنابتان دەبین لە بەرچاوی جەنابتان چەندە و چۆنە دوعای خێر و موفەقیەت بۆ ڤێستا خان دەکەین لەگەل ئەوەش لە 2020 چکەوەکەم بەرهەمەکە بوو 2019 دەستمان پێ کرد لە 2020کەش ئەوە تا لە پۆلی 12 ئەوەندەی هێنا لە 2020 بیلال یەکەم بوو بیلالیش لێرە حازرە دیسان دوعای خێر و موفەقیەت بۆی دەکەین کە بۆ ساڵی بێت ئینشاءڵڵا ئەو معدلەی کە ئەو ئەیەوێتن سەدی هێنا بۆ ڤێستا ئاڵێتن وابزانم کەمە نازان بە تەمای 150 بوو چونکە ئێستا 150 هەیە لە دەوروبەری هەولێر فاحتیمالە کاک بیلالیش بە تەمای 150 بیتن دێنن ئینشاءڵڵا و زیاتر ئەم جۆرە کارانە وا دێتە بەرچاوم و ئێمە وا سەیر دەکەین وەکو ئەو سەعاتە بەو شێوازەیە مادە خامەکە هەیە بەڵام پێویستی بە هارمۆنی و یارمەتیدانی یەکترە مؤسسە جیاجیەکان پێکەوە بێن ئەو ژینگەیە و ئەو میکانزمانە دروست بکەن تا ئەو گەنجانە بتوان خۆیان ببینن گۆڵکاری باش بن لەسەر ئاستی نێودەوڵەتی دەست پێشخەریەکی وەکو ئەم دەست پێشخەریە فکرەکە هەبوو بەڵام چەندین عامل فاکتەر تێدا هەبوون بەشدار بوون تا بینە ئەوڕۆ و ئەو گەنجانە ئەو قوتاب جەزیرەکانە بێنە بەرچاو و دەربچن کێکێک لەوانە ئەسڵەن ئەو کەسەی کە هزری دامەزراندنی دەستگای ڕەوانگەی کردیە یەکێک لەوانە کە ئەو کەسانەی ئەو جۆرە هزرە بە ئێمە دەدەن و دایاننا بە ئێمە وەکو ئەم پێشبڕکیە زۆر بە مزەحیانە فکرەی خۆیانیان پێشکەش کرد کە ئێمە کارەکە لەسەر بکەین وەلەو کاتەوە ئێمە خەریکن تی مستافی ڕوانگە ئەو قوتابیانەی کە ئیمانیان بە ئێمە هەیە ئیداراتی مەدرەسی دایک و باوکی ئەو قوتابیانە جەنابتان مامۆستا بەڕێزەکان وەزارەت دۆنەرە سپۆنسەرە بەڕێزەکان هەمویان پێکەوە دادوەرە بەڕێزەکان لە کاتی خۆیان دێن دادەنیشن ئەچن چونکە ئیمانیان بە وەزعەکەیە ئیمانیان بە دوا ڕۆژێک هەیە ئیمانمان هەیە هەمومان ئەتوانین لەمە باشتر بین باشە وەزعمان قەینە بەڵام دەکرێ باشتر بین ئەو ئیمانەیە وامان لێەکەتن وەکو چۆن ئەو ساعاتە تا بەس کاتەکەمان بداتێ لە پشتەوە هەموو پرۆسێسە ئەکرێتن هەموو ئەو جوهودانە پێکەوە کۆ ئەبنەوە تا یەک دەرەنجام بدەنێ بماندنێ ساعات چەندە ئەمە ئەبێ بە بەردەوامی شەحن ببیتن و بە بەردەوامی هەر کاتێک کە ویستمان بڵێن ساعات چەندە دەرەنجامەکە بێتن من تقریبا ئەو میلم بەس دێم لێرە شۆیەکە هی مناگەرنە ئیشە قورسەکە ئەم بەڕێزانە ئەکەن مەبەستم لەم میسالە زۆر سپاس میسالم مەقسەدم لەم میسالە ئەوەیە کە بڵێم لە ناو کۆمەڵگادا مەوزوع ناکرێ بەو شێوازە بیت بە
حاڵەتێکی میزاجی یان کارێکی فەردی یان دەست پێشخەریەکی ساڵێک دو ساڵ دوای کۆتایی بێتن. پرۆسسی پەروەردەیی پێویستی بە ژینگە و ئەدەوات و میکانیزمی بەو شێوازەیە تا لە ئێستاوە خۆمان ببینین و لە کوێینە دوای 50 ساڵ دوای 100 ساڵ ترچووکە و بەرهەمە هی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، پرۆسسێکی بەردەوامە. فمەقسەدم کاتێک کە ئەم جهودانە پێکەوە کۆ ئەبنەوە تا لە ئیطارە مەقتەعی تەرقیعیە کورتخایەنە دەربچیتن بۆ ئیطارێکی استراتیجی وە درێژخایەن. هەومان دەزانین پرۆسسی پەروەردەی لەسەر 4 بنەمای سەرەکی هەڵدەستێتن: منهەجە، قوتابیە، مامۆستایە و ئیدارەیە. و هەمویان هەر چواریان گرنگن، بێگومان هەر چواریان گرنگن. ئەمما بەپێی تەقیم ئێمەوەکو دەستگای ڕوانگە عام و بە تایبەتی لە کوردستان تایبەتر لەم قۆناغا مامۆستا ناوەڕۆکی ئەو پرۆسسەیە. بە بەڵگەی ئەوە بەو وەزعی کە هەمانە توانیمان هەندێک لەو ئینجازاتانە بکەین. منهەج تەعامل لەگەڵ دەکرێت لەو جیهانە کراوەیە بۆ زانیاریەکان و توانەکان لەسەر ئاستی جیهان. و قوتابی ئامادەیە و حازرە، مادەیەکی خامە بە بەڵگەی ئەم جۆرە چالاکیانەی کە دەکرێن. ئیدارەکەش ئومێدەوارین یارمەتی دەربیتن کە ئەو جۆرە ژینگەیە دروست بکەتن. مامۆستا لوبی مەوزوعەکە، ئەمە مامۆستاش پێویستی بە 3 شت هەیە. یەکێک لەوانە ئەو ئیلهامە بۆی دروست ببیتن کاتێک کە کارێک ئەکاتن فعلەن بەشدارە لە دروستکردنی نەوەیەکی پێشکەوتو وەگەلێکی پێشکەوتو. ئەبێ ئەو ئیلهامە بۆی بچیت، خۆی ببینیت لەناو ئەو پرۆسسەدا. دوو متمانە پێ بکرێتن و بەقەدەر ئەوەندە ئازادیەکە پێ بدرێتن بتوانیتن ئەو جۆرە کار و ئیبداعات و داهێنانەکانی خۆی ئەنجام بدات. 3 ئاستی بژێوی ژیانی لەو ئاستە بیتن کە هەست بە کەرامەت و بوونی خۆی بکاتن. من تەسەور دەکەم وەزانم وەزعەکە لە ئیطاری یەک وەزارەت و یەک مدیریە گەورەترە، باش لەو مەسائلانە تێدەگەم. ئەمما ئەڵێم ئەگەر ئەو پردە زۆر بەهێزبیتی پەیوەندی متمانەکە بەهێزبیتن لە نێوان هەوڵاتی و مؤسساتی حکومیدا تەسەور دەکەم عوزریش بۆ یەکتر ئەبیننەوە. کاتێک کە وەزعەکە بەو شێوازە نەبیتن ئەو کات ئیشکالات دروست دەبن. ئومێدەوارم پێکەوە بەردەوام بین تا بتوانین نەریتێکی تری نوێ و گەلێکی تر هی پێشکەوتو پێکەوە بتوانین دروست بکەین و والێ بکەین فعلەن پرۆسسی پەروەردی ببیتە محورێک نەک تەنها، چونکە ئیشی یەک کەس نییە، یەک مؤسسە نییە، یەک وەزارەت نییە، دەبێ ببیتە یەکێک لە ئەوەل ئەولەویاتی نخبەی سیاسی و نخبەی حکومڕانی ئیش لەسەر ئەوە بکات ئەگەر ئەو نخبەیە و ئەو گەلە ئەیوێ هەبیت بمێنیت پێشکەوتو بیتن. زۆر سپاس بۆ هاتنی بەڕێستان، مەمنونتانم. زۆر سپاس بۆ وتەکانی بەڕێز عەبدولسەلام مەدەنی بەڕێوەبەری گشتی دەستگای ڕوانگە. زۆر سپاسی ئەو هەوڵ و ماندووبوونەی دەستگای ڕوانگە دەکەین کە هەتاوەکو ئێستا بەرهەمەکەی دیارە و چەندین هەوڵ و چەندین کاری جوان و چاکیان کردووە. بەڕێزان، جیا لە پێشبڕکێی بیرکاری دەستگای ڕوانگە کۆمەڵێک چالاکی تری هەبووە لە بواری پەروەردەدا. ئەوانیش چەندین خزمەتگوزاری بووە لە بواری ئەپلیکیشنی قوتابخانە، لە بواری ڕێبەری ڤیدیۆیی زانکۆکان، هەندێک وانەی ئۆنلاینیان هەبووە و هەروەها نۆژەنکردنەوە و دروستکردنی چەند قوتابخانەیەک. ئەمانە بەگشتی پرۆژەی دەستگای ڕوانگە بوون، بەڵام ئەگەر هاوکاری وەزارەتی پەروەردە نەبووایە نەیان ئەتوانی بە ئاسانی ئەنجامی بدەن. بۆ ئەوە داوا دەکەم لە بەڕێز بورهان ئەرگوشی ڕاوێژکاری وەزیری پەروەردە بفەرموێت بۆ پێشکەشکردنی وتەی وەزارەتی پەروەردە. بە ناوی خوای گەورە، ئێوارەتان باش. سەرەتا پێم خۆشە ڕێز و سڵاوی بەڕێز وەزیری پەروەردەتان پێڕابگەێنم. بەڕێزیان پێی خۆش بوو بەشدار بێ لەگەڵمان، بەڵام بەهۆی پابندبوونی بە هەندێک ئەرکی ترەوە نەیتوانی ئامادە بێ بەندەی ڕاستپارت کە بە نوێنەراتی بەڕێزیان لە خزمەتێوەی بەڕێزدا بووم. منیش بەو ئەرکە زۆر دڵخۆش بووم، چونکە پێم وایە ئەم چالاکیە چالاکیەکی زۆر گرنگ و پڕبایەخە و خەریکە دەبێتە نەریتێکی ساڵانەش بیرکاری و ڕوانگە کۆمان دەکاتەوە لە چالاکیەکی لەم چەشنە کە جگە لە گرنگیە زانستیەکەی تام و چێژێکی تایبەتیشی هەیە. دەمێکی تر کاتێک پێشبڕکێکە دەست پێ دەکا هەمومان لەزەتێکی زۆری لێوەردەگرین.
هەر لەم بۆنەوەدا پێم خۆشە پیرۆزبایی لە هەموو لایەک بکەم بە بۆنەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن و هیوادارم بتوانین ساڵێکی پڕخێر و بێر ساڵنامەی خوێندن وەک خۆی بتوانین جێبەجێ بکەین و پەیڕەوی بکەین بە شێوەیە کە بتوانین بەشێکیش لەو پرۆسەیەی پەروەردە و فێرکردن کە پارساڵ و ساڵی پێشتر لە دەستمانداوم بەهۆی پەتای کۆڕۆنا بە شێوەیەک لە شێوەکان قەرەبووی بکەینەوە. ئەمەش پێویستی بە هەوڵ و کۆشش و هەماهەنگی نێوان هەموو لایەنەکان هەیە بە تایبەتی بەڕێوەبەراتی قوتابخانەکان و مامۆستا بەڕێزەکان و بێگومان بە پاڵپشتی خێزان و کۆمەڵگا. بەڕێزان، ئێستا ئێمە لێرە نیم بۆ ئەوەی محازرەیەک بدەین لەسەر گرنگی زانستی بیرکاری، بەڵام گرنگە بەردەوام بە بیر خۆمان بێنینەوە کە بیرکاری بابەتێکی ژیاری زۆر زۆر گرنگە. هەموو ئەو گۆڕانکاریە خێرایانە، هەموو ئەو پێشکەوتنە گەورانەی کە لە هەموو کایەکانی ژیاندا لە هەموو وارەکانی زانستدا دێنە دی ڕەکیزەی ئەساسیان زانستی بیرکاریە. پێگە و پایەی پێشکەوتنی هەموو زانستەکانی تر زانستی بیرکاریە، وەک دەڵێن دایکی زانستەکانە، زانستی زانستەکانە. بۆیە جگە لەوەی کە گرنگی زانستی هەیە لە هەمان کاتدا بۆ خودی تاک بۆ خودی قوتابی هەندێک کارامەیی لە لای دروست دەبێ، ئەوەی کە کاک عەبدولسەلام باسی کرد تاکی نێودەوڵەتی یاخود هەندێک جا پێ بەو کارامەییانە دەوتێ کارامەییەکانی سەدەی 21 بۆ نمونە کارامەیی چارەسەرکردنی کێشەکان. لە هەمان کاتدا کارامەیی بیرکردنەوەی ڕەخنەگرانە، شیکردنەوەی زانستی، بیرکردنەوەی داهێنەرانە، ئەو هەموو کارامەییانە بەهۆی زانستی بیرکاریەوە گەشە و نما دەکەن لەلایەن تاکی قوتابی. کەواتە بابەتی بیرکاری هاندەرە بۆ ئەوەی تەواوی بابەتەکانی تری خوێندن وەرگرتنیان ئاسانتر بێ. بەڵام بەداخەوە تاکو ئێستا بابەتی بیرکاری وەکو پێویست لە سیستەمی فێرکاری ئێمەدا شوێن و پێگەی خۆی وەرنەگرتووە. بۆیە پێویستی بە هەماهەنگی هەمولایەکەیە و من بەم بۆنەیەشەوە دوو پێشنیار دەخەمە ڕوو بۆ بەڕێزان لە دەستگای ڕوانگەش کە وەکو دوو پرۆژەی داهاتوو ئەگە بکرێ پێکەوە لەگەڵ وەزارەتی پەروەردە هەماهەنگی بکەین بۆ سەرخستنی ئەم دوو بیرۆکەیە و کە دەبنە هۆی ئەوەی کە بیرکاری بەرەو پێش بڕواتن وەکو ئەوەی کە هانمان بدا بگەینە ڕێزی وڵاتانی پێشکەوتوو. جگە لەوە باواز لە بابەتی بیرکاری بینین چونکە گرنگیەکەی لێرەدا بە ئێمە ڕەنگە ڕوون نەکرێتەوە، خودی پێشبڕکێیەکە جۆرێک لە پەتایەک دروست دەکا، بەڵام پەتایەکی سوودبەخش نەک زیان بەخش. تەنها کە ڕادەگەیەنرێتن پێشبڕکێ بیرکاری دەکرێت هەموو قوتابیانی پۆلی دەکەونە خۆ، هەموو مامۆستانی بیرکاری لە ئامادەییەکان، هەموو کارگێڕی قوتابخانەکان پێداچوونەوە دەکەن، خۆ پێگەیاندنی زیاتر دەکەن، ئەو بابەتانەی کە ڕوون نەبوونەتەوە زیاتر هەوڵ دەدەن تێی بگەن، ئەو کەم و کوڕیانەی کە لە تێگەیشتنیان بۆ باتە بیرکاریەکان هەیە، کەواتە ئەم پێشبڕکێیانە هاندانێکی ئەرێنین بۆ ئەوەی زیاتر قوتابی لە بواری زانستی بیرکاریدا بەرەو پێش بباتن. پێشنیازەکانی من چنە بۆ ئەم بابەتە؟ یەکەمیان هەوڵ بدەین هەڵمەتێک ڕابگەینین بۆ بە کەلتورکردنی خۆشویستنی بابەتی بیرکاری. بەداخەوە یعنی ئێستا دەرەجەی هەرە بەرزدێ کەس حەز ناکە بچێتە بەشی بیرکاری، بەوانە پڕ دەکرێتەوە ئەوانەی کە بەدەر لە حەزیان دەچنە ئەم بەشە. ئەگە چارەنووسمان هەر ئاوە ئاراستە بکرێ، بەڕاستی ئێمە کاک عەبدولسەلام مەدەنی کاتژمێرێکی هێنا ئێرە سەعاتەکە، ئەگە زانستی بیرکاری نەزانی ناتوانی پەیوەندی ئەو هەموو پێکهێنەرانە لێک بدەیتەوە. ئەگە زانستی بیرکاری نەزانی ناتوانی پەیوەندی هەموو فاکتەرەکان کە بۆ سەرخستنی کارێکەنە چۆن تەکاملی هەموو پرۆسەکە دەکرێتن. کەواتە
بیرۆکەی یەکەمم بە کللتورکردنی حەز بۆ بابەتی بیرکاری بەڵام بە پلانێکی داڕێژرا و سیر بکەین لەکوێ پێویستی بە پێداچوونەوە هەیە لە پرۆگرامەکانی خوێندن لە ئامادەکردنی مامۆستا لە شێوازەکانی وانەوتنەوە لە هەتا ئەخیری طبعاً ئەم هەڵمەتە پێویستی بە دانیشتن و بیرکردنەوەیەکی وردەبێ. پێشنیازی دووەمم ئەوەیە کە ئەم پێشبڕکێیە کە لە سەرەتادا گوتم جێگەی بایەخ و گرنگیەکی زۆرە بەڵام پێم باشە فراوان بکرێت بە شێوازێک کە سامپلی بەشداریکەران فراوان بکرێ ئەنجامەکانی لە ڕێگای راپۆرتێکی شیکاری پێشکەش بکرێ مامۆستایانی بەڕێز لە لیژنەی هەڵسەنگاندن لێرە کە دەمەوێت سوپاسیان بکەم بۆ هەوڵ و کۆششیان لێرەدا پێم خۆش ئەوانیش پاڵپشتیم بکەن ژمارەیەکی زیاتر بەشداری بکەن لەوێ بزانین ئایا قوتابیانمان لە کامە بواری بیرکاری لە پێشن لە کامەی پێویستی بە پاڵپشتی زیاتریان هەیە گرنگترین شت ئەوەی پێویستی بە لێکدانەوە و بیرکردنەوەی ورد هەیە لە وڵاتان پێشبڕکێی نێودەوڵەتی هەن ئەمە با ببێتە سەرەتایەک ئێمەش بتوانین قوتابیانمان لە پێشبڕکێیەکانی تیمس و پیسا و ئەوانە کە ڕانکینگی وڵاتان دەکات لە سیستەمی فێرکاریان پێوانە دەکرێتن ئەمە ببێتە هەنگاوێک بۆ ئەوەی بتوانین ئێمەش بەشداری لەو پێشبڕکێیانە بکەین. ئێمە ئامادەین لە وەزارەتی پەروەردە لەسەر ئەم دوو بابەتە لەگەڵ دەستگای ڕوانگە زیاتر گفتوگۆ بکەین و بگەینە ئەنجامی باش. هەر لێرەوە بە ناوی وەزارەتی پەروەردە سوپاس و پێزانینی خۆمان بۆ دەستگای ڕوانگە دەخەینە ڕوو و ئێمە سەیری دەستگای ڕوانگە دەکەین وەکو هاوبەشێکی وەزارەتی پەروەردە و زۆر دڵخۆشیشین بەوەی کە چالاکیەکانیان لە بواری پەروەردەدا لە ئاستێکە کە ڕۆڵێکی ئیجابی دەبینن لە بەشداریکردن لە چارەسەرکردنی گرفتەکان و پڕکردنەوەی کەم و کوڕیەکان و هەمیشەش چاومان لەوەیە کە ئەوە هەماهەنگیە زیاتر بێت و نمونەی ئەوانیش زۆر بێت دەستگای تریش ڕێکخراوی تریش دروست بێت کە گرنگی بە بواری پەروەردە بدەن چونکە پەروەردە بە تەنها موەسسەیەکی فەرمی بەڕێوە ناچێت پێویستە ببێتە پرسی هەموو کۆمەڵگە پرسی هەموو وڵات پرسی ژمارەیەکی وڵات پێویستە پەروەردە بێت بۆ ئەوەی هەموو پرسەکانی دیکە ڕوو لە چارەسەرکردن بکەن. دووبارە وابزانم کات بەوە نەکوژم قسە بکەم ئینتزار بکەین ئەو پاڵەوانانە ئەو قوتابیە زیرەکانە چۆن داهێنان و چۆن بلیمەتی خۆیان دەخەنە ڕوو و ئەوەش پێتان بڵێم کە سەیری ئەوە نەکا ئەوە پلەی یەکەم دووەم سێم هەمووتان سەرکەوتون کە گەیشتون بەو ئاستە هەر هەمووتان سەرکەوتون کاتی خۆش بەو کۆمەڵەیەی تریشمان گوت ئێوە سەرکەوتون و دڵنیام ئێوەش ڕێچکەی سەرکەوتنتان گرتووە و سەردەکەون و ئەنجامی باش بەدەستێنن لە داهاتوودا دەتوانن خزمەتێکی چاکی وڵات و گەلەکەتان بکەن هەر سەرکەوتوو بن و ببینن لە خێر و خۆشیدا. سپاس بۆ وتەکانی بەڕێز بورهان ئەرگوشی ڕاوێژکاری وەزیری پەروەردە. بەڕێزان دەستگای ڕوانگە بەردەوام لە خەمی باشترکردنی بواری پەروەردەدا بووە و لێرەوە دووبارە پشتگیری و بەردەوامی دەستگای ڕوانگە بۆ بواری پەروەردە دووپات دەکەینەوە. زۆر سپاسی سپۆنسەرەکانمان دەکەم بە پێویستی دەزانم ناویان بێنم ئەوانیش سپۆنسەری ئەڵماس کوردنەفت سپۆنسەری زێڕین دارین گروپ هۆتێل هەولێری نێودەوڵەتی کاڤین گروپ زۆر سپاسیان دەکەین دووبارە. خۆشەویستان دەستگای ڕوانگە ئەم پێشبڕکێیانەی هەمیشە بە هەبوونی لێژنەی هەڵسەنگاندن کردووە لێژنەیەکی هەڵبژاردووە کە زۆرجار لە 5 مامۆستای بە ئەزمون پێک هاتوون ئەوان لە سەرەتای دەستپێکردنی ئەم پێشبڕکێەوە هاوکار بوون هەتاوەکو کۆتایی و ئەم ڕۆژ لێرە لەگەڵمان ئامادەن بۆی چاودێری پرۆسەکە بکەن. پێم خۆشە ڤیدیۆیەک لەسەر ئەوانیش ببینین و بگەڕینەوە. فەرموون. لە دەستگای ڕوانگە بە شێوەیەکی سەرەکی لە 3 قۆناغ پێکدێت. قۆناغی یەکەم ئەو قۆناغەیە کەوا لەسەر ئاستی هەموو کوردستان لە ئامادەیەکان خوێندنگە ئامادەیەکاندا ئەو خوێندکارانی کە نمونەی و زیرەکن هەڵدەبژێرن بۆ تاقیکردنەوەی بیرکاری
و هەروەها لەو تاقیکردنەوەیەدا ئێمە 6 خوێندکار هەڵدەبژێرین بۆ تاقیکردنەوەی قۆناغی دووەم کە قۆناغی دووەم کەمێک پرسیارەکان بەرەو بیرکاری ورتر و پرسیاری باشتر دەڕۆن و لە هەمان کاتدا لەو 6 خوێندکاری کە ماوەتەوانێ ئێمە 6 خوێندکاری دیکە هەڵدەبژێرین بۆ قۆناغی کۆتایی کە قۆناغی کۆتایی قۆناغی ڕووبڕووبوونەوەیە و لەو 6 خوێندکارە بە ڕێزەش یەکیشان دەبێتە یەکەم لەسەر ئاستی کوردستان. قۆناغایی کە چل پرسیار هاتینە دانان هەر چل پرسیار سەر شێوەی هەڵبژارتنان بووینە وەت قۆناغا دوێدا ئەویژی چل پرسیار هاتینە دانان و 30 پرسیار سەر شێوەی هەڵبژارتن بووینە و 10 پرسیارە دی لەسەر شیکارە درێژە پرسیاری بووینە. بنەماکە یەکەم جار مڕاعاتی تەمەن و ئاستی خوێندنی تەلەبەکان ئەکرێت کە تەلەبەی قۆناغی دەن و ئەم ساڵ بۆ لەبەرەوەی زروفی تایبەت هەبووە لە خوێندنە بزانین تا هەر قۆناغە و تا چەند منهەجە خوێنن و ئەو زانیاریە گشتیانەی کە وەریان گرتووە هەر لە قۆناغی 7 و 8 و 9 و 10 ئەمە لە منهەجیەکە پرسیار ئەهێنینەوە هەروە ماتماتیکی گشتیەکەش هەر لە بنەڕەتیەوە هەتام قۆناغی پێی گەشتونە و زانیاریانەی بیرکاری کە وەریان گرتووە چەند فکرەیەک تێکەڵەکەین لەگەڵ ئایکوەکەش بە پێی مستەوای خۆیان حسابی بۆکرێت. یەک لە ئامانجەکانی ئەم پرۆژەیە بریتە لە خۆشەویستکردنی بابەتی بیرکاری لە ڕای قوتابی هەروەکو دەزانرێ ئەو بابەتە وانیشانی قوتابیان دراوە یان قوتابیان وای دەبینن کە بابەتێکی زۆر گرانە تێگەشتن لی زۆر ئەستەمە دەرچوون لی زۆر ئەستەمە بۆ ئەم پرۆژەیە وا دەکەین هاندەرێک بێ بۆ قوتابی ڕوو لە بیرکاری بکاتن خۆشەویستی بۆ بابەتەکە هەبێ بتوانێت ئیلمامێک لەگەڵ ئەم بابەتەیە بکات. ئەم پێشبڕکێوە لە قوتابی دەکات وەکو کرانەوەیەکە بۆی و دروستکردنی ڕۆحی پێشبڕکێی زانستی لە نێوانیان و دەبێتە هاندانێک بۆیان لە داهاتوودا. ئەف قوتابی دگەهنە دماهیە پێشبڕکێ بیرکاری ئەنکوب سەردکەبن دیارە قوتابی نمونەیی و نوێنەری ئامادەیەکانیانێن و ئەوانەی کە دێنە قۆناغی فایناڵ ئەوانش هەڵبژێراوی ناو ئەو 6 قوتابیەی ترن هەر قوتابیەک لەگە هەر قۆناغێکە کە دەرنەچوو ئەمە ئەوە ناگەێنێت کە ئەم قوتابیە ئاستی خراپە لە بیرکاری و ئەوە کە یەکەم دەبێت و ئێمە لێرەوە پیرۆزبایی لێ دەکەین و هیوای ژیانێکی سەرکەوتنی بۆ دەخوازین. زۆر سپاس بۆ لێژنەی هەڵسەنگاندن کە ئەمڕۆژ لەگەڵماندا ئامادەن زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز کە ئەمڕۆ هاتوون و گەورەتان کردوین زۆر سپاس بۆ بینەران کە ئێستا ئەتوانن ڕاستەوخۆ بمان بینن بەڕێزان ئەم ساڵ 374 قوتابی بە نوێنەرایەتی 374 قوتابخانە لەگەڵماندا بەشدار بوون و بە قۆناغەکانی پێشبڕکەی بیرکاریدا تێپەڕین لەو 374 قوتابیە 6 قوتابی مانەوە لەو 6 قوتابیەش بۆ قۆناغی پێش کۆتایی و قۆناغی کۆتایی 6 قوتابین کە لەگەڵماندا ماونەتەوە دەست بە پێشبڕکێکەمان دەکەین بۆ قۆناغی پێش کۆتایی کە دوو بەشە لە بەشی یەکەمدا دوو چاودێر دوو مامۆستا چاودێری پێشبڕکێکەمان دەکەن ئەوانیش دکتۆرە گوڵنار و دکتۆر سەنعانن زۆر سپاسیان دەکەین لە هەر حاڵەتێکە هەر کێشەیە کە بێ یاخۆت ڕاستکردنەوەیە کە بێ بۆ ئێمە هاوکارمان دەبن و ئێستا کاتی ئەوەیە کە قوتابیەکانمان بانکەینە سەر ستەیج و ئێوەش بە چەپڵەیەک پێشوازیان لێ بکەن. یەکەم قوتابیمان بانک دەکەمە سەر ستەیج بەیدا سلێمان زیاب بەیدا لە ئامادەی کە لە کچی کچان هاتووە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هۆک دەکات بەیدا بەخێربێی زۆر سپاس خۆش هەستت چۆنە کە گەشتویتەتە ئەم قۆناغا بێگومان هەستی کەخۆم بە خۆشحاڵ دەزانکەنەوە لە قۆناغەکانی پێشتر سەرکەوتم بۆ ئەم قۆناغا بۆی ڕکاڤەرێ بکەین لەگەڵ ئەم سوسکرابەرانەوە هیوای سەرکەوتن بۆ دەخوازین بەیدا فەرموو بۆ شوێنی خۆت. قوتابی دووەم مانگ بانگ دەکەمە سەر ستەیج شنە عومەر محەممەد شنە لە ئامادەی گەرمیانەوە هاتووە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان دەکات شنە بەخێربێی شنە چۆن خۆت ئامادە کردو بۆ قۆناغی پێش کۆتایی و کۆتایی بێگومان بە شێوەیەکی باش خۆم ئامادە کردووە تاوەکو بە سەرکەوتوی ببڕم زۆر سپاس بەخێربێت و هیوای سەرکەوتن بۆ خوازیین فەرموو
قوتابی سێیەم مانگ بانگ دەکەمە سەر ستەیج محەممەد عومەر قادر. محەممەد بەخێر بێ زۆر سپاس. تۆ لە ئامادەی ئالانەوە هاتووی کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی دەکەی. بەڵێ. چۆن خۆت ئامادە کردبوو لە قۆناغەکانی پێشووتر و کام قۆناغت زیاتر لە لا قورس بوو؟ بێگومان بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردووە ئەوە هەموو شتێک پێویستی بەڵم تێکۆشانە و هەروەها بەڕای من قۆناغی دۆن زۆر قورس بوو چکە شیکاریش تێدا بوو هەڵبژاردنیش بوو کاتیشمان زۆر کەم بوو بەڵام لەخوای بەزیاد بێت تام قۆناغا هاتووین ئەمەش سەرکەوتنە. سەرکەوتوبی محەممەد بەخێر بیت و فەرموو بۆ شوێنی خۆت. قوتابی چوارەم مامبانگ دەکەمە سەر ستەیج سۆلین یاسین ئەحمەد. سۆلین لە کۆلێژی هەڵەبجەی شەهیدی هاوبەشی کچانەوە هاتووە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەڵەبجە دەکات. سۆلین بەخێر بێت. زۆر سپاس. بە هیوام ئەم قۆناغە بە باشی ببڕی. خۆت بڕوات بخۆتە کە گەشتیتە ئێرە؟ بێگومان. چۆن ئەتوانی ورە بدەی بە خۆشت و بە برادەرەکانیشت بۆەوەی سەرکەوتوو بن؟ بێگومان تەنها پشت بەخوا بەستن ئەو لە بیری مەکەن ئەو هەموو هەوڵانێک کە چشتوتانەوە هەموو وڵانەی ئەو ناڕەحەتیانەی کە پێات تێپەڕ بوون بێگومان ئەنجامی کێ بێت. زۆر زۆر بەخێر بێ سۆلین هیوای سەرکەوتنت بۆ دەخواتین فەرموو. قوتابی پێنجەم مانگ بانگ دەکەمە سەر ستەیج ئیلاف ستار حاجی. ئیلاف لە دواناوەندی پیرزینی کچانەوە هاتووە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەکات. ئیلاف بەخێر بێ. زۆر زۆر سپاس. محەممەد وتی قۆناغی دووەم زۆر قورس بوو. قۆناغی دووەم بۆ تۆش قورس بوو؟ بسم الله الرحمن الرحیم. زۆر خۆشحاڵم کە تام قۆناغە بەسەرکەوتوی هاتووم. بەڕای من قۆناغی یەکەم قورستر بوو ئەمە خودی خۆمەوە و بە شێوەیەکی گشتی بیرکاری قورسەکەی لێودا کە بێت تەرکیزت زۆر هەبێ ئەگەر نا خۆی چێژێکی زۆر تێدا بیرکاری خۆشترین بابەتە ئەگەر بە جوانی سێری بکەیت. زۆر بەخێر بێ زۆر سپاس بە قسەکان و فەرموو. کۆتا قوتابیمان بانگ دەکەمە سەر ستەیج سایە شەهاب ئەحمەد. سایە لە ئامادەی چوارچراوە هاتووە کە نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک دەکات. سایە لە کەرکووکەوە هەتاوکو هەولێر بەخێر بێ. خۆش هەست چۆنە لە کۆتا قۆناغای؟ سەرەتا سڵاو هەستێکی زۆر خۆشم هەیە کە توانیمە تاوەکو ئەم قۆناغە بکەم هیوادارم لە قۆناغەکانیش سەرکەوتوو بم بە هیوای سەرکەوتن سایە زۆر بەخێر بێ. خۆشەویستان ساڵی پار 5 قوتابی کوڕمان هەبوو 1 قوتابی کچ تاقانە بوو لە نێوانیاندا. ئەم ساڵ ڕێک پێچەوانەیە 5 قوتابیمان هەیە کچم 1 قوتابیمان هەیە کوڕا لە نێوانیاندا. با بزانین ئەم ساڵ پێشبڕکێیەکە لە نێوان کوڕان و کچانی یاریمی کوردستاندا چۆن دەبێت. ئەگەر ئامادە بن و من ڕوونکردنەوەیەک بدەم لەسەر پێشبڕکێیەکە ئەچینە لای بەشی یەکەمی قۆناغی پێشکۆتایی. پێم خۆشە ئەو شتە بڵێم کە دەستگای ڕوانگە دوور و نزیک پەیوەندی نییە بە دانانی پرسیارەکانەوە. لێژنەی هەڵسەنگاندن هەستاون بە دانانی پرسیارەکان بە شێوەیەکی یەکسان بۆ ئەوەی هەموو قوتابیان بتوانن بە شێوەیەکی باش وەڵامی پرسیارەکان بدەنەوە و پرسیارەکانیان بۆ هەموو قۆناغە جیاوازەکانیش داناوە. دەستگای ڕوانگە هیچ پەیوەندێکی بە دانانی پرسیارەکانەوە نییە. شوێنی قوتابیەکانیش بە پێی شاشەکان دانراوە بۆی بتوانن هەم ئەو پرسیارانەی کە شاشەیەک لە بەردەستیانایە بۆی پرسیارەکان ببینن کاتێک کە منیش بۆیان خوێنمەوە هەم بۆی بتوانن شاشەکەی پشتەوەشیان ببینن بۆ ئەوەی زیاتر بتوانن ورد ببنەوە و وەڵامی پرسیارەکان بدەنەوە. بەشی یەکەمی قۆناغی پێشکۆتایی پرسیارەکان ئاراستەی هەر 6 قوتابیەکە ئەکرێ. من 5 پرسیارم لەلایە ئاراستەی هەر 6 قوتابیەکەی دەکەم ئەوان ماوەی خولەکێکیان هەیە بۆ ئەوەی وەڵام بدەنەوە. لەو ماوەی خولەکەدا دەتوانن وەڵامی پرسیارەکە بدەنەوە کاتێک کە خولەکەکەیان تەواو بوو وەرەقەکانیان بەرز دەکەنەوە بەم شێوازە و دەزانین کە کێ وەڵامی ڕاست و کێ وەڵامی هەڵی داوەتەوە. بە هیوام هەمووتان وەڵامی ڕاست بدەنەوە. بەپێی خاڵەکان هەر کەسێک وەڵامی ڕاست بداتەوە 5 خاڵ وەردەگرێت و هەر کەسێکیش وەڵامی هەڵە یاخود وەڵام نەداتەوە 0 خاڵ. ئەگەر ئامادە بن دەست بە پێشبڕکێکەمان دەکەین و پرسیارەکانتان ئاراستە دەکەم. ئامادەن؟ زۆر باشە. پرسیارەکانی بەشی یەکەم لەگەڵ خوێندنەوەی منایەتە سەر شاشەکانتان ئێوە ئەتوان ورد بنەوە بینەرانیش ئەتوان لە شاشەکەی بەرامبەرەوە بیبینن.
با بزانین پرسیاری یەکەممان دەڵێت ئەگەر ئەو ژمارانە 2 لەسەر 3 23 لەسەر 30 9 لەسەر 10 11 لەسەر 15 4 لەسەر 5 لە بچووکەوە بۆ گەورە ڕیز بکرێن ئەوە کامیان دەکەوێتە ناوەڕاست کەسێ چرکەکە ڕۆژ دەست پێ بکەن دەست پێ بکەن کاتتان تەواو بوو قەڵەمەکانتان دانێن و وەرەقەکانتان بەرزکەنەوە با بزانین وەڵامە ڕاستەکە چییە؟ وەڵامە ڕاستەکە 23 لەسەر 30 بەو پێیە بێت بەیدا 23 لەسەر 30 داناوە کەواتە وەڵامەکەی ڕاستە دەبێتە خاوەنی 5 خاڵ وەرەقەکانتان دامەنێن کاغەزەکانتان هەر بەرز بکەنەوە بۆی وەڵامی هەمووتان ببینم و بیخوێنمەوە شنە وەڵامەکەی 9 لەسەر دەیە بەداخەوە هەڵەیە محەممەد وەڵامەکەی 9 لەسەر دەیە بەداخەوە هەڵەیە سۆلین وەڵامەکەی 23 لەسەر 30 وەڵامەکەی ڕاستە بێتە خاوەنی 5 خاڵ ئیلاف وەڵامەکەی 23 لەسەر 30 ڕاستە ئەبێتە خاوەنی 5 خاڵ سایە وەڵامەکەی 23 لەسەر 30 وەڵامەکەی ڕاستە ئەبێتە خاوەنی 5 خاڵ دەستان خۆش بە ئەچینە لای پرسیاری دواتر خۆتان ئامادە بکەن پرسیارەکەمان دەڵێت ئەگەر لاری ڕاستەهێڵێک کە بە 2 خاڵی 1 و 2 و بی و 5 بیدا بڕوات بکاتە 3 ئەوە بەهای بی چەندە؟ دەست پێ بکەن کاتتان تەواو بوو کاغەزەکانتان بەرزکەنەوە بۆی وەڵامەکانتان ببینم با بزانین وەڵامی ڕاست چییە؟ وەڵامی ڕاست سالب 1 لەسەر 2 بەو پێیە بێ بەیدا سالب 1 لەسەر 2 داناوە کەواتە وەڵامەکەی ڕاستە شنە وەڵامی نەداوەتەوە 0 خاڵ محەممەد وەڵامەکەی 5 لەسەر 8 بەداخەوە هەڵەیە سۆلین وەڵامی نەداوەتەوە ئیلاف وەڵامەکەی سالب 1 لەسەر 2 وەڵامەکەی ڕاستە و 5 نمرە سایاش وەڵامی نەداوەتەوە 0 خاڵ لێژنەی هەڵسەنگاندن هەموو شتێک باشە؟ زۆر زۆر باشە دوو پرسیارمان لێ کردوون مەشڵەژێن دوو ئەوانەی کە خاڵیان بەدەست نەهێناوە ئەتوانن لە پرسیارەکانی ترا خاڵ بەدەست بێنن ئەچینە لای پرسیاری سێیەم ئەگەر ئامادە بن پرسیارەکەمان دەڵێت چێوەی شێوەی خوارەوە چەندە؟ دەست پێ بکەن
قەڵەمەکانتاندانن و کاغەزەکانتان بەرزکەنەوە تکایە بابزانین وەڵامی ڕاست چەندە وەڵامی ڕاست 94 سانتیمەترە ئەگەر وا بێ بەیدا 76 وایە بەیدا 76 وەڵامەکەی هەڵەیە هیچ خاڵێک وەرناگرێت شنە وەڵامەکەی 84 هیچ خاڵێک وەرناگرێت محەممەد وەڵامەکەی 89 هیچ خاڵێک وەرناگرێت سۆلین پێم وایە وەڵامی نەداوەتەوە سۆلین وەڵامی نەداوەتەوە ئەویش هیچ خاڵێک وەرناگرێت ئیلاف وەڵامەکەی 94 و ڕاستە سایە وەڵامەکەی 94 و ئەویش هەر ڕاستە دەستان خۆش بێ ئامادە بن بۆ پرسیاری دواتر کاغەزەکانتان بگۆڕن بۆی بتوانن شیکارەکەی لەسەر وەرەقە کاغەزەکەتان بکەن ئامادەن پرسیاری چوارەممان دەڵێت ئایا ئانیا 72 دۆلاری هەبوو لە هەژماری بانکی خۆی ئەگەر یەک لەسەر چواری بەکار بهێنێت بۆ کڕینی دیارەک بۆ دایکی لە ڕۆژی لەدایک بوونی و دواتر هەستا بە پاشەکەوتکردنی و دانانی 46 دلار بۆ سەر هەژمارەکەی ئایا لە ئێستادا چەند پارەی هەیە لە هەژمارە بانکیەکەی باسێ چرکەکە بڕوات دەست بکەن کاتتان تەواو بوو قەڵەمەکانتان دابنێن کاغەزەکانتان بەرزکەنەوە تکایە بابزانین وەڵامی ڕاست چەندە وەڵامی ڕاست 100 دۆلارە وەڵامی بەیدا 100 دۆلارە و ڕاستە وەڵامی شنە 100 دۆلارە و ڕاستە بەداخەوە وەڵامی محەممەد 8 دۆلارە و هەڵەیە وەڵامی سۆلین 100 دۆلارە و ڕاستە وەڵامەکەی ئیلاف 99.4 هەڵەیە بەداخەوە وەڵامی سایاش 8 دۆلارە بەداخەوە هەڵەیە ئامادە بن بۆ پرسیاری کۆتایی لە بەشی یەکەمی پێشبڕکەی بیرکاری لە قۆناغی پێشکۆتایی پرسیارێکتان ماوە هێشتا هەلی ئەوەتان هەیە کە خاڵ کۆ بکەنەوە بەڵام ئارام بن و ورد بیر لە پرسیارەکان بکەنەوە ئەگەر ئامادە بن پرسیارەکەتان بۆ ئەخوێنمەوە پرسیارەکە دەڵێت درێژی لای ئێکس چەندە لەم شێوەیەی خوارەوەدا دەست پێ بکەن کاتتان کۆتایی پێهات کاغەزەکانتان بەرزکەنەوە وەڵامی ڕاست 5 سانتیمەترە
وەڵامی بەیدا پێنجە ڕاستە. وەڵامی شنە پێنجە ڕاستە. وەڵامی محەممەد پێنجە ڕاستە. وەڵامی سۆلین پێنجە ئەویش بە هەمان شێوە ڕاستە. وەڵامی بەیدا پێنجە ڕاستە. تەنها وەڵامی سایە حەوتە بەداخەوە هەڵەیە. دەستان خۆش بێ، زۆر بەباشی وەڵامتاندایەوە. ئێستاش ئەتوانن لە بەشەکانی ترا خاڵ کۆ بکەنەوە، ورەتان بەرز بێ. ئەتان دەرمەوە بۆی پشوویەکی کورد وەربگرن بۆ ئەوی دەست بە بەشی دووەمی قۆناغی کۆتاییمان بکەین. فەرمونون. بەڕێزان، بەشی یەکەمی قۆناغی پێش کۆتاییمان کۆتایی پێهێنا. ئێستا دەچینە لای بەشی دووەمی قۆناغی پێش کۆتایی، بەڵام دووبارە ڕوونکردنەوەیەکەیە کە دەیدەم لەسەر ئەو قۆناغە. ئەم قۆناغەیان هەر قوتابیەک تۆپێکمان بۆ هەڵدەبژێرێت. هەر تۆپێک پرسیارێکی دە پرسیاری تێدایە، پاکێجێکی تێدایە کە پاکێجەکە دە پرسیاری تێدایە لەو قوتابیە دەکرێت. ئەو دە پرسیارە لە ماوەی 3 خولەکدا دەتوانێت وەڵامی بداتەوە. بۆ هەر پرسیارێک 5 خاڵ بەدەست دێنێت. هەر پرسیارێکی نەزانی دەڵێ پاس بۆ ئەوەی کاتی بۆ بگەڕێتەوە پرسیارەکانی دواتر وەڵام بداتەوە. بەڵام ئەگەر وتی پاس دواتر ناتوانێت بگەڕێتەوە سەر ئەو پرسیارە. قوتابیەکانمان ئەڕۆنە شوێنێکی تر لە هۆڵەکە بۆ ئەوەی ئاگایان لە پرسیاری هاوڕەکانیان نەبێ. یەک ئێمە پرسیارەکانیان ئاراستە دەکەین. وەکو لە سەرەتاشدا ئاماژەم پێکرد، لێژنەی هەڵسەنگاندن پرسیارەکانیان داناوە و لەم قۆناغەدا چونکە قۆناغێکی هەستیارە، پرسیارەکانیان زۆر لە یەکەوە نزیکن و لە یەک ئاستدان. بۆیە ئەگەر قوتابیەکان هەمویان لێرە بن، سوود لە وەڵامی هاوڕەکانیان وەردەگرن. بۆ ئەمە ناردومان بۆ شوێنێکی تر بۆی گوێیان لە پرسیارەکان نەبێ، یەک قوتابیەکان پرسیارەکانیان ئاراستە دەکەین. لەم بەشەدا لە بەشی دووەمی پێشبڕکێکەدا مامۆستا پێشکەفت، مامۆستا تەلعەت، مامۆستا کارزانمان لەگەڵ دەبن بۆ ئەوەی ئاگاداری پێشبڕکێکە بن و هەروەها وەڵامە دروستەکانمان بۆ وەربگرن و دواتر پێمان بڵێن کام قوتابی چەند خاڵی بەدەستێناوە. یەکەم قوتابیمان بانگ دەکەمەوە سەر ستەیج بۆ ئەوەی پاکێجەکەم بۆ هەڵبژێرێت بزانین کام پاکێجە. بەیدا بانگ دەکەمەوە سەر ستەیج، فەرموو. پاکێجی چەند بۆ دەرچووە بەیدا؟ ئەگەر نیشانی کامێراکەی بدەی ئەم لا بێت هەر ئەبێ. پاکێجی چەندە؟ دووەم. پاکێجی دووەمم بۆ بێنە. دەستخۆش، زۆر زۆر سپاس. بڕۆرەوە شوێنی خۆت بۆ ئەوەی بتوانم پرسیارەکانت ئاراستە بکەم. بەڵێ. پاکێجی دووەمی هەڵبژاردووە، پاکێجی دووەمیشی بۆ من هێناوە بۆ ئەوەی پرسیارەکانی ئاراستە بکەم. وەکو وتمان 3 خولەکت هەیە بۆی وەڵام بدەیتەوە. لەو 3 خولەکەدا 10 پرسیارت ئاراستە دەکەم. مەشڵەژێ و وەڵامی پرسیارەکان بدەرەوە. کام پرسیارت نەزانی بڵێ پاس بۆ ئەوەی کاتت لێ نەبات، بۆی بتوانی پرسیارەکانی تر وەڵام بدەیتەوە. ئەگەر ئامادەبی دەست بە پرسیارەکانمان دەکەین. من خێرا پرسیارەکان بۆ دەخوێنمەوە بۆ ئەوەی تۆش بتوانی خێرا وەڵام بدەیتەوە. ئامادەی؟ بەڵێ. پرسیارەکانمان لەسەر شاشەکە دەڕوات و دەست پێ دەکەین. پرسیاری یەکەم دەڵێ 4 ئەوەندەی 1 لەسەر 2 دەکاتە چەند؟ 2. چەند ژمارەی خۆبەش هەیە لە نێوان 6 تا 14؟ 3. هەژماری ڕەگی دووجای 9 کۆڕەگی دووجای 16 لەسەر ڕەگی دووجای 9 کۆ 16 چەندە؟ 7 لەسەر 5. 7 لەسەر 5؟ بەڵێ. شیکاری هاوکێشەی x یەکسانە بە 10 کۆ x لەسەر 11 چییە؟ یەک. کاتێک ئەی یەکسان نەبێت بە 0، سادەی ئەم بڕا ئەی تواندوو کۆ ئەی لەسەر ئەی دەکاتە؟ 2. ئەگەر 4 وانەی میوزیکت وەرگرت لە کۆی 5 وانە بە ڕێژەی سەدی چەند وانەت وەرگرتووە؟
هەشتی لە سەد. 80 بەێ. هەژماری سالب 1.5 کەم سالب 1.4 چەندە؟ سالب 2. سالب 2 مەودای نەخشەی fx یەکسانە بە نرخی ڕووتی x کۆی 3 دیاری بکە. سي حتى موجب انفينيتي. سي هەتا موجب سي حتى موجب. سي هەتا موجب ئینفینیتی یەکتر بڕینی ستونی نەخشەی fx یەکسانە بە 2 لەسەر x دیاری بکە. پاس. پاس شوێنی نیشانەی پرسیار دەبێتە چەند؟ کۆتا پرسیارە. کاتت ماوە ئەتوانی بیری لێ بکەیتەوە کۆتا پرسیارە کە لێتی دەکەم. چوار کاتت هێشتا ماوە هەردە پرسیارەکەمان ئاراستە کردیت. من ئەم پرسیارانە لا ئەبم. مامۆستایانی لێژنەی هەڵسەنگاندن وەڵامە ڕاست و هەڵەکانیان دیاری کردووە، بەڵام لە کۆتاییدا کە هەر شەش قوتابیەکەمان پرسیارەکانمان لێکردن ئەو کاتە وەڵامەکانیان دەرئەکەوێت کە چەند وەڵامی ڕاست چەند وەڵامی هەڵە و چەند پاسیان هەبووە. ئێستا ئەچینە لای قوتابی دووەممان شنە بانگ دەکەمەوە سەر ستەیج فەرموشنە. شنە تۆش تۆپێکم بۆ هەڵبژێرە. پاکێجی چەندە؟ پاکێجی ژمارە 6 بۆ دەرچووە، پاکێجی ژمارە 6 بۆ بێنە. دەستخۆشنە فەرمو بۆ شوێنی خۆت. شنە پاکێجی ژمارە 6 هەڵبژارد. بابزانین پرسیارەکانی پاکێجی ژمارە 6 چۆنن. شنە پێشتریش باسمان کرد 3 خولەکت هەیە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان بدەیتەوە. هەر پرسیارێک کە نەتزانی بۆ ئەوەی کاتت لێ نەبا بڵێ پاس، بیر لە پرسیارەکان بکەرەوە وەڵام بدەرەوە. تا خێراتر بی باشترە توانی وەڵامەکانمان بدەیتەوە. ئەگەر ئامادەبی دەست بە پرسیارەکان دەکەین سێ چرکەکە دەڕوات اینجا دەست بە وەڵامدانەوە پرسیاری یەکەم 80 ئەوەندەی دە لە 100 دەکاتە چەند؟ هەشت بچووکترین ژمارەی سروشتی دابەش کە تاک بێت چەندە؟ یەک هەژماری 4 توان 2 کەم 4 ڕەگی دووجای 25 چەندە؟ سالب 4 شیکاری هاوکێشەی x لەسەر 25 یەکسانە بە 8 لەسەر 5 چییە؟ 40 سادەی ئەم بڕا 6 جارانی 2x کەم 3 کەوانە داخراو کۆ 18 دەکاتە 12x لاری ئەم ڕاستە هێڵا 2x کەم 2y یەکسانە بە 5 چەندە؟ سالب 1 هەژماری ڕەگی دووجای ڕەگی 16 کۆ ڕەگی 16 لەسەر 2 چەندە؟ 2 ژمارەیەک توانی 11 دابەشی هەمان ژمارە توانی 8 دەکاتە 64 ئەوە ژمارەکە چەندە؟ پاس هەژماری 4 توان x کەم 5 چەند دەکاتێک x یەکسان بێ بە 3 1 لەسەر 4 ئەگەر y یەکسان بێت بە 5 کۆل 1 لەسەر 5 ئەوە 1 لەسەر y دەکاتە چەند؟ پاس پرسیارەکانە کۆتایی پێهات. کاتت مابوو کە بیری لێ بکەیتەوە بەڵام بەداخەوتت پاس وەڵامی کۆمەڵێک پرسیارت داوەتەوە کێشەنیە دواتر ئەزانین کە چەند وەڵامت ڕاست بووە و چەند وەڵامیشت هەڵە و چەندیشت وتووە پاس. ئەگەر ئامادە بن قوتابی سێیەممان بانگ دەکەمە سەر ستەیج. دەستخۆش
قوتابی سێیەممان محەممەدە فەرموو محەممەد محەممەد بەخێر بیتەوە زۆر سپاس. یەکێک لە تۆپەکانم بۆ هەڵبژێرە بزانم کام پاکێجت بۆ دەردەچێت بیکەرەوە بازانین چ پاکێجێکە پاکێجی ژمارە چواری بۆ دەرچووە پاکێجی ژمارە چوارم بۆ بێنە دەستخۆش محەممەد پاکێجی ژمارە چواری هەڵبژاردووە من پرسیارەکانی پاکێجی ژمارە چواری بۆ دەخوێنمەوە محەممەد سێ خولەکت هەیە بۆی وەڵام بدەیتەوە دەتوانی وەڵامی پرسیارەکان بدەیتەوە چونکە کاتێکی باشت لە بەردەستایە بەڵام ئەگەر زانیت پرسیارێک کاتی زۆرت لێ دەبا بڵێ پاس بۆی مەجالت هەبێ پرسیارەکانی تر وەڵام بدەیتەوە ئەگەر ئامادە بیت دەست پێ ئەەکەین سێ چرکەکە دەڕوات و پرسیاری یەکەمان دێتە سەر شاشە سەتا چواری 125 دەکاتە چەند؟ سەدایەک سالب 5 لەسەر 3 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو سالب 2 سالب 1 سالب 2 سالب 1 هەژماری 3 توان 2 هەمووی توانی 0 کەم 2 توان 0 هەمووی توانی 3 چەندە؟ 0 0 شیکاری هاوکێشەی 7x کەم 2x یەکسانە بە 12 کەم 7 چییە؟ x یەکسانە بە 1 x یەکسانە بە 1 کاتێک x و y یەکسان نەبن بە 0 سادەی ئەم بڕە x توان 2 جارانی y لەسەر x جارانی y توان 2 هەمووی بەتوانی سالب 1 دەکاتە چەند؟ y لەسەر x y لەسەر x لاری ئەو ڕاستە هێڵەی بە دوو خاڵی 6 و 3 و 1 و 3 دا دەڕوا چەندە؟ لاری پێناسە نەکراوە پێناسە نەکراوە هەژماری ڕەگی دووجای 36 کۆ 64 کەم ڕەگی دووجای 25 کەم 16 چەندە؟ حوت بڕێی جیاکەرەوە چەندە بۆ نەخشەی دووجای fx یەکسانە بە x توان 2 کەم 5 0 هاوکۆلکەی وای لەم بڕەیە 1 لەسەر 3 وای توان 2 کۆ 3 وای کۆ 2 چەندە؟ یەک ئەگەر 8 دی کۆ 6 یەکسان بێ بە 126 ئەوە چواردی دەکاتە چەند کۆتا پرسیارتەوە بیری لێ بکەرەوە کاتە تەواو بوو محەممەد ببوورە محەممەد وەڵامی پرسیارەکانی داوینەتەوە لێژنەی هەڵسەنگاندن ڕاست و هەڵە و پاسەکانی هەموو وەرگرتووە پرسیارەکانی محەممەد لا دەبین ئەچینە لای سۆلین بانگ دەکەمەوە سەر ستەیج فەرموو سۆلین سۆلین تۆش تۆپێکم بۆ هەڵبژێرە بۆی بزانین کام پاکێج بۆ تۆ دەبێت پاکێجی ژمارە سێ پاکێجی ژمارە سێم بۆ بێنە دەستخۆش سۆلین فەرموو بۆ شوێنی خۆت
سۆلین پاکێجی ژمارە 3 هەڵبژاردووە پاکێجی ژمارە 3 بە هەمان شێوە دە پرسیاری تێدایە پرسیارەکانی بۆ دەخوێنینەوە سۆلین ماوەی 3 خولەکت هەیە بۆەوەی وەڵامی پرسیارەکان بدەیتەوە هەر پرسیارێک زانیت کاتت لێ دەبات ئەتوانی بڵێ پاس بۆ ئەوەی بتانی وەڵامی پرسیارەکانی تر بدەیتەوە ئەگەر ئامادەبی دەست پێ دەکەین سێ چرکەکە دەڕوات و پرسیارەکەمان دێتە سەر شاشە 125 60 دەکاتە چەند؟ پازدە کۆلکە خۆبەشەکانی ژمارە 32 چین؟ پاس هەژماری 2 توان 4 لەسەر 4 توان 2 چەندە؟ 1 شیکاری هاوکێشەی نرخی ڕووتی 2x کەم 1 کۆ 5 یەکسانە بە 2 چییە؟ شیکاری نییە سادەی ئەم بڕە 3 توان 0 وای هەمووی توانی 2 دوای بەتوانی 2 6200 متر بە کیلۆمتر دەکاتە 6.2 کیلۆمتر 6.2 کیلۆمتر هەژماری 2 توان 2.66 لەسەر 2 توان 0.34 بە سالب چەندە؟ سێ بواری نەخشەی FX یەکسان بە 1 کەم نرخی ڕووتی X دیاری بکە. هەموو ژمارە ڕاستیەکان پەیوەندی نێوان لاری دوو ڕاستەهێڵی تەریب چییە؟ یەکسانن. ژمارەی لاکانی چەند لایەکی ڕێک چەندە کاتێ پێوانەی چقە گۆشەکەی چل پلە بێت ئەمە کۆتا پرسیارتە. کاتت ماوە ئەتوانی بیری لێ بکەیتەوە. وریا بە کاتت کۆتایی پێدێت؟ سێ وەڵامی کۆتایی سێ بوو وەڵامەکانی هەموو لەلایەن لێژنەی هەڵسەنگاندنەوە وەرگیراوە. دەستخۆش. 4 قوتابیمان پرسیارەکانمان ئاراستە کردوون هەموو پرسیارەکانیان لەلایەن لێژنەی هەڵسەنگاندنەوە نووسراونەتەوە ئەمێنێتەوە 2 قوتابیمان کە پێشبڕکەیان لەگەڵا بکەین. ئێستا ئیلاف بانگ دەکەمەوە سەر ستەیج فەرموو ئیلاف. ئیلاف بەخێر بیتەوە سۆپێکم بۆ هەڵبژێرە بۆی بزانم کام پاکێجت بۆ هەڵدەبژێررێ. پاکێجی 5 پاکێجی ژمارە 5 پاکێجی ژمارە 5م بۆ بێنە. دەستخۆش ئیلاف فەرمی بۆ شوێنی خۆت. ئیلاف پاکێجی ژمارە 5 هەڵبژاردووە بە هەمان شێوەی هاوڕەکانی دە پرسیاری تێدایە. 3 خولەک کاتت هەیە بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان بدەیتەوە کام پرسیار قورس بوو یاخود وەڵامەکەی لەلانە بوو دەتوانی بڵێ پاس بۆ ئەوەی کاتت بمێنێتەوە کە وەڵامی پرسیارەکانی تر بدەیتەوە. ئەگەر ئامادە بیت دەچینە لای پرسیارەکان. ئامادە. 50 لە 100ای 2020 دەکاتە چەند؟ 1010 سەرجەمی ژمارە خۆبەشەکانی نێوان 0 تا 6 چەندە؟
دا ئەنجامی دا پێناسە دابەر نەکراوە. دەکاتە پێناسە نەکراوە. پێناسە نەکراوە. شیکاری هاوکێشەی ڕەگی دووجای ئێکس کەم یەکسانە بە دوو چییە؟ ئەکس یەکسانە بە 5. ئێکس یەکسانە بە 5. سادەی ئەم بڕە ئەی کۆ دوو هەمووی بەتوانی دوو کەم ئەی کەم دوو هەمووی بەتوانی دوو دەکاتە چەند؟ هەشت ئەی. شیکاری لاسەنگەی نرخی ڕووتی ئێکس کۆ دوو بچووکترە لە 0 دەکاتە؟ شیکاری نییە. شیکاری نییە. هەژماری ڕەگی دووجای 3 توانی 3 کۆ 3 توانی 3 کۆ 3 توانی 3 چەندە؟ 9. بواری نەخشەی FX یەکسانە بە ڕەگی دووجای X کەم 1 دیاری بکە. 1 بەرەو موجب ئینفینیتی. 1 بەرەو موجب ئینفینیتی. پۆی سەری ئەم بڕگە هاوتایە FX یەکسانە بە 7 کۆ 6X کەم X توان دوو چەندە؟ سالب 3 بە سالب 2. سالب 3 بە سالب 2. کۆتا پرسیار ئەمڕۆ پێنجشەممەیە ئایا دوای 23 ڕۆژی تر دەبێتە چ ڕۆژێک؟ کۆتا پرسیارە کاتت هەیە بیری لێ بکەرەوە وەڵامان بدەرەوە. هەینی. دەستخۆش کاتت مابوو وەڵامی پرسیارەکانت هەموو داینەوە و لێژنەی هەڵسەنگاندن وەڵامە ڕاست و دروستەکانیان هەڵبژاردووە. یەک قوتابیمان ماوە کە پێشبڕکەی لەگەڵا بکەین ئەویش سایایە. سایە بانگ دەکەمەوە سەر ستەیج. سایە یەک پاکێج ماوە یەکسەر پاکێجەکەم بۆ بێنەوە تاوا. دەستخۆش. قوتابیەکانی تر هەموو پرسیارەکانیان وەڵامدایەوە تاکە پاکێجێک کەماوەتەوە پاکێجی ژمارەیەکە کە پرسیارەکانی ئاراستەی سایە دەکرێت. بابزانین پرسیارەکانی چین. سایە ئەگەر ئامادەبی پرسیارەکانت لێ دەکەم 3 خولەکت هەیە دەتوانی وەڵامی هەموو پرسیارەکان بدەیتەوە. بەڵام ئەگەر پرسیارێک وەڵامەکەیت نەزانی بۆ ئەوی کاتی زۆرت لێ نەبات بڵێ پاس. بە هیوام سەرکەوتوبی. پرسیارەکان بابێنە سەر شاشەکە. Begins in 3, 2, 1. 3 لەسەر 4 بگۆڕی بۆ ڕێژەی سەدی دەکاتە چەند؟ پاس. نزیکترین ژمارەی تەواو لە ڕەگی دووجای 31 چەندە؟ پاس. یەک لە دوای یەکێک کە لە 4 ژمارەی دووبارە پێکاتوە بەم شێوەیە 3 4 5 6 3 4 5 6 ئایا 41مین ژمارە چەندە؟ سایە پەلەمەکە وەڵام بدەرەوە. سێ. شیکاری هاوکێشەی نرخی ڕووتی 2x کۆ 2 یەکسانە بە سالب 4 چییە؟ شیکاری نییە. کاتێک x یەکسان نەبێت بە y سادەی ئەم بڕا 5x کەم 5y لەسەر y کەم x دەکاتە؟ پاس. شیکاری هاوکێشەی 0.36 لەسەر x یەکسانە بە 0.012 چەندە؟
4 هەژماری ڕەگی دووجای 64 کەم ڕەگی دووجای 25 هەمووی بەتوانی دوو چەندە؟ 1 بواری نەخشەی FX یەکسانە بە X لەسەر X توان دوو کۆی 1 دیاری بکە. هەموو ژمارە ڕاستەکان جگە لە سالب 1 هەموو ژمارە ڕاستیەکان جگە لە سالب 1 هاوکێشەی ئەو ڕاستەهێڵە چییە کە بە خاڵی 3 و 2دا دەڕوات و ئەستونە لەسەر وای یەکسانە بە 4 کاتت تەواو بوو ببوورە ئەم پرسیارە و یەک پرسیاری دیکەت مابوو کە وەڵامی بدەیتەوە. پرسیارەکانمان تەواو بوون هەر 6 قوتابیەکە هەردە پرسیارەکانی لێکراوە هەمویان وەکو یەکتری 3 خولەکیان هەبوو بۆی وەڵامی پرسیارەکان بدەنەوە پرسیارەکانیان لە یەک ئاستادانرابوو بۆ ئەوەی بتوانن بە شێوەیەکی یەکسان وەڵامی پرسیارەکان بدەنەوە. ئێستا ئەچینە لای مامۆستایان لە مامۆستا پێشکەفتەوە دەست پێ دەکەم مامۆستا پێشکەفت وەڵامەکانی بەیدا و شنەمان پێدەڵێ لە سەرەتادا بە وەڵامەکانی بەیدا دەست پێ دەکەین بۆ ئەوەی بزانین چەند وەڵامی ڕاست و چەند وەڵامی هەڵا و چەند پاسی هەبووە بەو پێیە خاڵەکانیان زیاد دەکات. مامۆستا پێشکەفت فەرموو. بەیدا سلێمان تۆپی ژمارە 2 بوو ژمارەی وەڵامی ڕاست 7 بوو وەڵام نەدراوە 2 یەکیش پاس بوو کەواتە کۆی ژمارەی خاڵەکانی دەبێتە 35 خاڵ. کۆی ژمارەکانی بەیدا کۆی خاڵەکانی بەیدا دەبێتە 35 خاڵ 35 خاڵ بە خاڵەکانی پێشووتری زیاد دەبێت. ئەم قوتابیانەمان خاڵەکانی قۆناغی پێشووتریان لەگەڵ خۆیان داهێناوە ئەو خاڵانەی ئێستایان زیاد دەبێت و دەچێتە سەر خاڵەکانیان بەم شێوەیە بەیدا بووە خاوەنی 55 خاڵ. هەر لە لای مامۆستا پێشکەفتەمێنینەوە بۆ ئەوەی وەڵامە ڕاستەکانی شنەمان پێ بڵێت. فەرموو مامۆستا. شنە عومەر ژمارەی تۆپی 6 بووە لە کۆی 10 پرسیار ژمارەی وەڵامە ڕاستەکان 5 وەڵامی ڕاستە بووە و ژمارەی وەڵامی هەڵایش 3 بووە و 2 پاسیش هەبووە کەواتە ژمارەی خاڵەکان دەبێتە 25 خاڵ. شنە توانیوێتی لەم قۆناغەدا 25 خاڵ بەدەست بێنێ کەواتە خاڵەکانی دەبێتە 35 خاڵ دەستخۆشنە. زۆر سپاس مامۆستا پێشکەفت دێمە لای مامۆستا تەلعەت بۆ ئەوەی ژمارەکانی وەڵامەکانی محەممەد و سۆلینمان پێ بڵێ لە محەممەدەوە دەست پێ دەکەین مامۆستا فەرموو. بەڵێ محەممەد عومەر تۆپی ژمارە 4 لە کۆی 10 پرسیار وەڵامی ڕاست 7 پرسیار وەڵامی هەڵا 2 پرسیار وەڵام نەدراوە 1 پرسیار کەواتە کۆی خاڵەکانی 35 خاڵ. محەممەد لەم قۆناغەدا توانیوێتی 35 خاڵ بەدەست بێنێ کەواتە ئێستا خاڵەکانی 40 خاڵن. بابزانین سۆلین خاڵەکانی چۆنن؟ تابی سۆلین یاسین تۆپی ژمارە 3 لە کۆی 10 پرسیار ژمارەی وەڵامی ڕاست 7 پرسیار وەڵامی هەڵا 2 پرسیار وەڵام نەدراوە 1 پرسیار کۆی خاڵەکانی 35 خاڵ. سۆلین توانیوێتی لەم قۆناغەدا 35 خاڵ بەدەست بێنێ کەواتە خاڵەکانی دەبێتە 50 خاڵ. دەست خۆش مامۆستا تەلعەت مامۆستا کارزان دێمە لای جەنابەت تۆ وەڵامە ڕاستەکانی ئیلاف و سایامان پێ دەڵێی با لە ئیلافەوە دەست پێ بکەین. بەڵێ ئیلاف تۆپی ژمارە 5 هەڵبژارد لەو کۆی ئەو دە پرسیارە کە وەڵامی یاوتۆنە هەشتی ڕاستە و دوانی هەڵە بوو بە کۆی گشتی و بە خاوەنی 40 خاڵ. بە کۆی گشتی ئیلاف توانیوێتی 40 خاڵ بەدەست بێنێ کەواتە خاڵەکانی دەبێتە 60 خاڵ. کۆتا قوتابیمان مامۆستا کارزان سایایە؟ بەڵێ سایە ئەوە بوو تۆپی ژمارەیەکی هەڵبژارد بەداخەوانێ لە کۆی ئەو دە پرسیارە فریان نەکەوت هەمووی وەڵام داتەوانێ لە کۆی وەڵام دراوەکانیش دوانی ڕاستە و
پێنجی هەڵە بوو وەسییانیشی وەڵام نەدایەوان بە کۆی گشتی بوو بە خاوەنی دەخاڵ. سایە لەم قۆناغەدا بووەتە خاوەنی دەخاڵ بەگشتی دەبێتە خاوەنی 20 خاڵ لە کۆتاییدا. دەستان خۆش بێ. ئێوە بڕۆن پشوویەک وەربگرن تاوەکو ئەگەڕێنێ وڵاتان بۆ قۆناغی کۆتایی. فەرموون. ئازیزان تاوەکو قوتابیەکانمان پشوویەک وەردەگرن. ئێمە بەیەکەوە سەیری ڤیدیۆیەک دەکەین لەسەر پێشبڕکێی بیرکاری بابزانین پرۆسەکە چۆن بووە. فەرموون. پێشبڕکێی بیرکاری بۆ قوتابیانی پۆلی دەی ئامادەی. پێشبڕکێی بیرکاری لە 15 حوزەیرانی 2021 دەستی پێکرد. 374 قوتابی لە هەردوو ڕەگەز نوێنەری قوتابخانەکانیان بوون بۆ بوون بە پاڵەوانی بیرکاری. پێشبڕکێکە بە 4 قۆناغی جیاوازدا تێپەڕی. قوتابیانی 6 بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە لە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدار بوون. لە 167 قوتابیانی بەشدار لە پێشبڕکێکە لە ڕەگەزی مێبوون و لە 133 لە ڕەگەزی نێر. پێشبڕکێکە بە 4 ئاسدا ڕۆیشت. لە قۆناغی یەکەمدا پرسیارەکان بە شێوەی هەڵبژاردن بوون. لە دووەم قۆناغدا پرسیارەکانی تاقیکردنەوە گۆڕان و بوون بە شێوەی هەڵبژاردن و نووسینەکی. لە قۆناغی سێم و چوارەمدا پرسیارەکان بە شێوەی ڕوبەڕووبوونەوەی ڕاستەوخۆ دەبێت. لە قۆناغی یەکەمدا 374 قوتابی پێشبڕکێیان کرد. 6 قوتابی بۆ قۆناغی دووەممانەوە. لە قۆناغی سێمدا 6 قوتابی لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەکان هەڵبژێردران. لە قۆناغی کۆتاییشدا 3 قوتابی پێشبڕکێ دەکەن. پێشبڕکێی بیرکاری لەلایەن دەستگای ڕوانگە و بە هاوبەشی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. زۆر سپاس بە ڕێزان کە تا ئێستا لەگەڵمان بوون ئامادەوانی خۆشەویست بینەرانی بەڕێز. زۆر سپاس دووبارە بۆ هەموو لایەک بۆ لێژنەی خۆشەویست. زۆر سپاس بۆ مامۆستا پێشکەفت و مامۆستا تەلعەت و مامۆستا کارزان کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون. دووبارە دکتۆرە گوڵنار و مامۆستا سەنعان لەگەڵمان بەردەوام ئەبن بۆ قۆناغی کۆتایی بۆ ئەوەی چاودێری پرۆسەکە بکەن بە شێوازێکی یەکسان و بێکێشە بەڕێوە بچێت. بەپێی خاڵەکان ئەگەر سەیری خاڵەکان بکەین سایە بوو بە شەشەم لە پێشبڕکێکەمان چەپڵەیەک. شنە بوو بە پێنجەم. محەممەدیش پلەی چوارەمی بەدەستێنە. بەپێی خاڵەکان بێ ئێستا سۆلین سێیەمە، بەیدا پێنجەمە، ئیلافیش یەکەمە. بەیدا دووەمە بەڕێزان ببورن. بەڵام قۆناغێکیان لە بەردەما ماوە کە زۆر هەستیارە لەبەر ئەوەی لەم قۆناغەدا 12 پرسیار ئاراستەی هەر سێ قوتابیەکە دەکرێت. هەرسێکیان خولەکێکیان هەیە بۆ ئەوەی وەڵام بدەنەوە. ئەگەر وەڵامی ڕاست بدەنەوە 5 خاڵ وەردەگرن. ئەگەر وەڵامی هەڵە بدەنەوە 2 خاڵیان لێکەم دەکرێتەوە. بۆیە پێشبڕکێکە گەرم و گورتر دەبێت. ئەبێت زۆر وریابن بۆ ئەوەی بزانن وەڵامەکانیان هەڵە نەبێت تاوەکو خاڵیان لێکەم نەکرێتەوە. ئەگەریش وەڵامی پرسیارەکەیان نەزانی و دڵنیان نەبوون بۆ ئەوەی خاڵیان لێکەم نەکرێتەوە وەرەقەکەیان کاغەزەکەیان بە بەتاڵی بەجێ بێڵن ئەو کاتە نمرەکەیان 0 دەبێت. ئەگەر قوتابیەکانمان ئامادە بن یەک بە یەک بانگیان دەکەمەوە سەر ستەیج بۆ ئەوەی دەست بە قۆناغی کۆتاییمان بکەین. ئیلا فەرموو. بەیدا تۆش فەرموو. سۆلین فەرموو. بەخێر بێنەوە. خۆشەویستان پێم خۆشە ئاماژە بە شتێک بکەم. من قوتابیەکانم لێوە دیارە ئێوەش لەتانەوە دیارن کە گەشتونەتە ئەم قۆناغا خۆیان براون. ئەزانم کە هەموو کەسێک حەزەکە پلەی یەکەم بەدەست بێنێ ئەوە لە ناخی هەر هەموماندا هەیە بەڵام
کە نەشیان توانیوە پلەیەکەم و دووەم و سێم بەدەست بێنن سەرکەوتوو بوون کە هەتاوەکو ئەم قۆناغە هاتوون لە نێوان 374 قوتابیدا کەواتە با چەپڵەیەکی گەرمیان بۆ لێ بدەین. خۆشەویستان لەم قۆناغەدا وەکو ئاماژەم پێکرد دووبارە دکتۆرە گوڵنار و دکتۆر سەنعان لەگەڵمان بەردەوام دەبن و چاودێری پێشبڕکێکە دەکەن. 12 پرسیاریان ئاراستە دەکەم قوتابیەکان کاتیان هەیە خولەکێک بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان بدەنەوە بەڵام چۆن هەر قوتابیەک بتوانێت خێراتر وەڵامی پرسیارەکە بدۆزێتەوە ئەو بەزەی کە لە بەردەستیدایە لە بەردەمیدایە ئەو بە زەمان بۆ لێ دەدات. هەر کەسێک زووتر ئەم بەزەی لێ بدا ئەتوانێت وەڵامی پرسیارەکە بداتەوە. ئەگەر وەڵامی ڕاست بێ ئەوە 5 خاڵ وەردەگرێت. ئەگەر وەڵامەکەی نەزانی بەزەکە لێ نادات ئەگەر وەڵامی هەڵە بێت 2 خاڵی لێکەم دەکرێتەوە. کاتێک کە وەڵامی هەڵەی دایەوە وە کات مابوو دەچینە لای قوتابیەکی تر بۆ ئەوەی هەلی هەبێ وەڵامی ئەو پرسیارە بداتەوە و خاڵ کۆ بکاتەوە. ئەگەر قوتابیەکانمان ئامادە بن دەچینە لای پرسیارەکانی کۆتایی. با من پرسیارەکان بێنم. ئەوەیانە بی دەستخۆش. وەڵامەکان لە لای من هەیە تاکە قۆناغێکە کە وەڵامی پرسیارەکانی لە لای من هەیە. قۆناغەکانی تر وەڵامەکانم لەلا نەبوو لێژنەی خۆشەویست مامۆستاکان ئەیانتوانی وەڵامەکانمان بدەنەوە و قۆناغی یەکەمیش لە کۆنتڕۆڵە وەڵامەکانیان نەداینێ. بەڵام ئێستا بۆ ئەوەی کاتەکە نەڕابەوەی کە سکرین یان مامۆستایان وەڵامە ڕاستەکان ببدەن وەڵامەکان لە لای من هەن کە تەنها ئەو وەڵامانن و ئەمڕۆژ پرسیارەکان لە لای من بوون لە کاتی بەرنامەکەدا بۆ ئەوەی ڕوون بێ لە لای هەمووان. 12 پرسیارمان هەیە 12 پرسیارەکە ئاراستی قوتابیەکان دەکەین بە شێوازێکی یەکسان کاتیان هەیە وتوان بیر لێ بکەنەوە وەڵام بدەنەوە. ئەگەر ئامادە بن دەست پێ دەکەین. ئامادەن؟ بەڵێ دەبێ کات بڕوا سێ چرکەکە تەواو بێ خولەکەکە دەست پێ بکە ئینجا وەڵام بدەنەوە. هیچ کەسێک لە کاتی سێ چرکەکەدا دەست لە بەزەکە نەداتکایە. با دەست پێ بکەین پرسیاری یەکەممان دەڵێت هەژماری 1.6 کۆ 5 هەمووی بەتوانی 2 کەم 1.6 توان 2 کەم 5 توانی 2 چەندە؟ Begins in 3, 2, 1. شازدە پەیدا وەڵامەکەی شازدەیە وەڵامی شازدەش وەڵامە ڕاستەکەیە. دەستخۆش بەیدا ئەگەر ئامادە بن دەچینە لای پرسیاری دووهەم. پرسیارەکەمان دەڵێت ئەم ڕیزەی کاتژمێرەکان تەواو بکە. Begins in 3, 2, 1. پانزە و 4 دقە. 15 و 14 وەڵامەکەی ڕاستە. دەستخۆش ئیلاف. دەچینە لای پرسیاری سێم ئەگەر ئامادە بن. پرسیارەکەمان دەڵێت بچووکترین ژمارەی سروشتی چەندە کە بەسەر ژمارەکانی 1 تا 10 دابەش دەبێت؟ Begins in 3, 2, 1. هەشتێ 180 وەڵامەکەت هەڵەیە سۆلین ئیلاف ئێوە ئەتوان وەڵام بدەنەوە. خۆشت ئەگەر بیر بکەیتەوە ببوورە بەیدا یەکجار ئەتوانی وەڵام بدەیتەوە داوای لێبوردن دەکەم. ئێستا تەنها سۆلین و ئیلاف دەتوان وەڵام بدەنەوە کاتتان ماوە بیری لێ بکەنەوە وەڵامی ڕاستە بڵێن. 1,328,800 وەڵامەکەت هەڵەیە سۆلین تۆ دووبارە بیر بکەرەوە.
بەداخەوە هیچ کام لە قوتابیەکان نەیانتوانی وەڵام بدەنەوە بەیدا وەڵامێکی هەڵا ئیلافیش وەڵامێکی هەڵا سۆلین وەڵامی نەداینەوە ئەگەر ئامادە بن با وەڵامە ڕاستەکەتان نیشان بدەین 2520 وەڵامە ڕاستەکەیە مامۆستایان هەتاوەکو ئێستا هیچ کێشەیەک هەیە وڵای من بەس لە پرسیاری دوم تۆزی کێشەی سەوتمە وتی 15 و من بە 4 دقە تێگەیشتم نازانم من بە چواردەی تێگەشتم بەڵام دواتر ئەتوانین سێری گوێ بۆ کۆنتترۆل بگرینەوە تۆ لێ نزیکتر بووی بەسەوە نازانم من بە چواردەی تێگەشتم ئەتوانین دواترێش دڵنیابینەوە زۆر داوای لێبوردنەکەم قوتابیەکان ئەگەر وەڵامەکانتاندایەوە تکایە دەنگتان بەرزتر بکەنەوە بۆی لێژنا بتوانێت بە باشی گوێی لە دەنگتان بێ پرسیاری چوارەم بۆ چەند ژمارەی تەواوی x بڕێی 2 لەسەر x کۆ 1 دەبێتە ژمارەی تەواو begins in 3, 2, 1. یەک هەڵەیە وەڵامەکەت ببوورە ئێوە بیر بکەنەوە ئیلاف وەڵامی هەڵەی داینەوە سۆلین و بەیدا دەتوانن هێشتا بیر بکەنەوە وەڵاممان بدەنەوە کاتتان تەواو بوو ئیلاف وەڵامێکی هەڵەی دایەوە سۆلین و بەیدا وەڵامیان نەداوینەتەوە هیچ خاڵێکیان وەرنەگرتووە لەم پرسیارەدا ئامادەن بۆ پرسیاری دواتر پێویستان بە هیچ نییە زۆر باشە پرسیاری دواترتان بۆ دەخوێنمەوە پرسیارەکە دەڵێت ئەنجامی 1 کۆ 1 لەسەر 1 کەم 1 لەسەر 2 کەم 1 لەسەر 3 دەکاتە چەند begins in 3, 2, 1. سالب 4 ئیلاف سالب 4 وەڵامەکەت هەڵەیە سۆلین بەیدا ئێوە وەڵامی ڕاستم بدەنێ کاتتان ماوە بیر بکەنەوە سۆلین و بەیدا ئیلاف وەڵامێکی هەڵەی داوینەتێ کاتتان تەواو بوو دووبارە بەداخەوە نەتانتوانی هیچ کامتان وەڵاممان بدەنەوە هەتاوەکو ئێستا مامۆستایان هیچ کێشەیەک نابینن سۆلین ببوورە سۆلین وەڵامی نەداوەتەوە بەڵام دوو دەرەجەی لێ براوە ئەگەر کۆنتترۆل چای کۆنتترۆل سۆلین وەڵامی نەداوەتەوە بەڵام دوو نمرەتان لێکەم کردوێتەوە لە پرسیاری چەنە بوو مامۆستا هیچ پرسیارێکی وەڵام نەداوەتەوە ڕاستە هەتاوەکو ئێستا هیچ پرسیارێکی وەڵام نەداوەتەوە بەڵام دوو نمرەی لێکەم کراوەتەوە ئەوە کۆنتترۆل چارەسەریان کرد زۆر زۆر سپاس مامۆستا ئەگەر ئامادە بن ئەچینە لای پرسیارەکانی دواتر پرسیارەکەی ترمان دەڵێت کاتێک ژێرە نەکاتە سفر سادەی ئەم بڕا 2x لەسەر 2x کۆ 1 کۆی 2x کۆ 1 بەتوانی سفر دەکاتە چەند کاتان دەست پێ دەکات ئەو جا دەست پێ بکەن یەک کۆ 2x لەسەر 2x کۆ 1 مامۆستایان وەڵامەکەی کە دەبێتەوە وەڵامم لەلایەن دەبێتەوە یەک سادەی بکەی دەبێتەوە یەک وەڵامەکەی ڕاستە ئیلاف وەڵامی ڕاستی داینەوە توانی ببێتە خاوەنی 5 نمرە دەستخۆش ئیلاف پرسیاری حەوتەمتان بۆ دەخوێنمەوە
پرسیارەکەمان دەڵێت لەم درەختە ڕوونکردنەوەیەدا ئەنجامی x کۆوای چەندە؟ Begins in 3, 2, 1. ئیلاف 1325 1325 هەڵەیە 60 هەڵەیە ئیلاف سۆلین پێویستە وەڵام بدەیتەوە خێرا 24 ئیلاف وەڵامێکی هەڵەی داینەوە بەیدا وەڵامێکی هەڵەی داینەوە سۆلین وەڵامەکەی ڕاستە دەستان خۆش بێت پێویستە کاتێک کە بەزەکەتان لێدا لە ماوەی 3 چرکەدا وەڵامەکە بڵێن لەبەرەوەی دوای ئێوە هاوڕێکانتان ئەتوانن وەڵام بدەنەوە پرسیاری هەشتمتان بۆ دەخوێنمەوە کە دەڵێت ژمارەی چوارگۆشەکان لەم شێوەیەدا چەندە؟ Begins in 3, 2, 1. 5 هەڵەیە سۆلین و ئیلاف وەڵام بدەنەوە بەیدا وەڵامی هەڵەی داوەتەوە ئیلاف وەڵامەکەی دەیە و ڕاستە پرسیاری نۆیەمتان بۆ ئەخوێنمەوە پرسیارەکەمان دەڵێت گۆشەی وای چەند پلەیە لەم وێنەیەدا Begins in 3, 2, 1. دەست پێ بکەن 96 ئیلاف وەڵامەکەی ڕاستە دەست خۆش ئیلاف پرسیاری دواترمان دەڵێت ئەگەر ریزی یەکەم 2 ریزی دووەم 4 و 6 ریزی سێیەم 6 و 8 و 10 ریزی چوارەم 8 و 10 و 12 و 4 دەبێت هەتا دوایی ریزی دەیەم ئەی و بی ئەی تابی هەیە ئەوە ئەی کۆبی دەکاتە چەند؟ Begins in 3, 2, 1. دووسەد و بیست وەڵامەکەت ببوورە هەڵەیە بەیدا ئێوە ئەتوان وەڵام 92 ببوورە ئیلاف وەڵامەکەی تۆش هەڵەیە تەنها سۆلین ماوە بەیدا و ئیلاف دوو وەڵامی هەڵەیان داوینێتەوە تەنها سۆلین ماوە وەڵام بداتەوە سۆلین کاتت ماوە بەداخەوە سۆلین وەڵامی نەداینەوە لەم قۆناغەدا هیچ خاڵێک وەرناگرێت بەیدا و ئیلاف وەڵامیان داینەوە دوو وەڵامی هەڵە بوون خاڵیان لێکەم کرایەوە دەچینە لای پرسیاری 11 ئەگەر ئامادە بن و مامۆستایان هیچ کێشەیەک هەیە تەنها ئیلاف 2 دەرەجەی لێکەم بکرێتەوە تەنها ئیلاف 2 دەرەجەی لێکەم بکرێتەوە کۆنتڕۆڵ 2 دەرەجەی لێکەم کرایەوە ئیلاف چونکە وەڵامێکی هەڵەی دابوویەوە دەستخۆش دوو پرسیارتان ماوە پرسیاری 11 و پرسیاری 12 بیری لێ بکەنەوە بە جوانی بۆ ئەوی نمرەتان لێکەم نەکرێتەوە ئەگەر ئامادە بن پرسیارەکانتان ئاراستە دەکەم ئامادەن؟ دەست پێ دەکەین پرسیارەکەمان دەڵێت ئەگەر سێ جای ژمارەیەکی تەواوی موجب یەکسان بێت بە سێ ئەوەندەی دوو جای ژمارەکە ئەوە ژمارەکە چەندە؟ Begins in 3, 2, 1. سۆلین وەڵامەکەی سێیە و ڕاستە دەستخۆش سۆلین یەک پرسیارتان ماوە تەنها بیری لێ بکەنەوە بۆ ئەوەی بزانین کامتان وەڵامی ڕاستمان پێ دەڵێن پرسیارەکەمان دەڵێت چەند ڕەنووسی 5 دەردەکەوێت لە کاتی نووسینی ژمارەکانی نێوان 1 تا 100 دەبێت کەسە بڕوات 2, 1. 20 ئیلاف 20 ئیلاف وەڵامەکەی ڕاستە دەستخۆش
کۆتا پرسیارم لێکردن ئاگادار کرابوونەوە کە دەبێ سێ چرکەکە بڕوات ئینجا بەزەکە لێ بدەن 12 پرسیار بوو پرسیارەکانی کە لێم کردن توانیوتانە خاڵی باش کۆ بکەنەوە و پێم وایە ئێستا دیارە کە براوەی یەکەم و دووەم و سێیەم مانکێیە داوا دەکەم ستەیجەکانیان بۆ بێنە سەرەوە هەتاوەکو بتوانین لە شوێنی خۆیان دام بنین و خەڵاتیان بکەین دووبارە زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوانی خۆشەویست سپاس بۆ هەموو میوانان سپاس بۆ هەموو ئەو کەسانی کە لە ماڵەکانیانەوە سەیریان کردین سپاس بۆ دەستگای ڕوانگە سپاس بۆ وەزارەتی پەروەردە کە هەتاوەکو ئێستا هاوکارمان بووە و لەگەڵمان بوون دووبارە سپاس بۆ سپۆنسەرەکانمان سپۆنسەری ئەڵماس کورد نەفت سپۆنسەری زێڕین دارین گروپ هۆتێل هەولێری نێودەوڵەتی کاڤین گروپ شوێنی قوتابیەکانمان دیاری کراوە من بە پێی خاڵەکانیان ئەتوانم ئێستا پلەی یەکەم و دووەم و سێیەم دیاری بکەم ئەگەر خاڵەکانیان بێتەوە سەر شاشەکە بۆ ئەوەی ئامادەبوانیش بتوانن بیبینن بۆی بزانین کێ بووەتە براوەی سێیەم و براوەی دووەم و براوەی یەکەم تکایە تاوکو کۆنتڕۆڵ خاڵەکانمان بۆ ئەهێننەوە ئیلافستار بۆتە براوەی یەکەمی پێش بڕکەی بیرکاری فەرموو پیرۆزە زۆر فەرموویە سەرەوە بۆستە پلەی دووەم بابزانین کێ بووەتە دووەم براوەمان سۆلینە کە بووەتە دووەم براوەی پێش بڕکەی بیرکاری فەرموو سۆلین فەرمووێرە پیرۆزە براوەی سێیەممان بەیدا بووەتە براوەی سێمی پێش بڕکەی بیرکاری پیرۆستان بێت زۆر زۆر ماندوو نەبن من لە ئێوە زۆر دڵم خۆشترە کە ئێستا ئاوا بە دڵخۆشی ئەتان بینم ئیلاف هەستە چۆنەکاتۆ بوویتەتە پاڵەوانی بیرکاری یەکەمین شت سپاس خۆم ئەڕاستی خی گەورە دەکەم بێگومان ئەگەر خی گەورە مۆفەقی نەکردمە چەند خۆماندوو کردای بەدەستم نەدەهێنا مەخەوەنی من بوو زۆر زۆر سپاسی خوا ئەەکەم و سپاسی دایک و باوکم ئەەکەم کە زۆر زۆر لە من ماندووتر بوون من تەنها هەرکی من خوێندن بوو ئەوان هەموو کاروبارەکانی منی تری منیان بەڕێوە ئەبرد وە خوشکبراکانم کە زۆر زۆر لەگەڵ ماماندوو بوون لە کاتی سایکردنا پاڵپشتم بوون هاندەرم بوون هەموو شتێکی من بوون و بەڕێوەبەری قوتابخانەکەم و جێگرەکەی مامۆستاکانم هاوڕێیانم و ئەم قوتابی کە لێرە هانیاندان زۆر زۆر سپاسیانەکەم سپاسی دەستگای ڕوانگەکەم ئەم پێشبڕکەیە ئەگەر یەکەمیش نەبوومە بێگومان وای لێکردم کە بە جیهانێک تری بیرکاری ئاشنا بم بۆی من شتێکی زۆر زۆر گەورە بوو و سپاسی هەموو ئامادەبووان ئەەکەم سپاسی تۆشەکەم کە لەگەڵمانە ماندەوەی دووبارە سپاس زۆر زۆر سپاس بۆ تۆ ئیلاف بوو بە پاڵەوانی بیرکاری بۆ ساڵی 2021 پیرۆزبایی لێ دەکەین زۆر زۆر سپاس بۆ تۆ بە هیواین لە بوارەکانی تری ژیانیشتا سەرکەوتوبی هەروە لە پلەی بەرزا ببینین ئەو کەسێک کە بووەتە دووەم سۆلین من ئەگەر بیرم بێت و ڕاست بم ساڵی پاریش هەڵەبجە پلەی دووەمیان بردەوە ئەم ساڵیش پلەی دووەمیان بردوێتەوە اینجا بەوە ناسراوین منتیقەی هەڵەبجە و هەورامیەکان کە چونکە گوێزی زۆرە خۆین هەر هەمووان زۆر زیرەکین سۆلین دەستەکانە خۆش بێ زۆر زۆر پیرۆزە دووبارە توانیت پلەی دووەم بۆ هەڵەبجە بەدەستبێنی دەستخۆش هەست چۆنە هەستێکی زۆر خۆشمە بێگومان کە توانیم تاوکۆم ئاستە بێم لە 374 قوتابی من توانیمە لێرە بم زۆر سپاسگوزارم و الحەمدولله کە توانیمە بمگەم بەم قۆناغا و هەروها زۆر سپاسی مامۆستاکانمەکەم کە مادوو بووم لەگەڵم دایکم باوکم کە هەمیشە یارمەتی دەربوون و هەمیشە پاڵپشتم بوون و هەروها زۆر سپاسی ئێوەشەکەم کە مادوو بوون لەگەڵمان زۆر سپاسی هاوڕەکانمەکەم کە لێرە ئامادەن و پشتگیرم بوون و زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە پیرۆزە سۆلین دەچمە لای بەیدا من سەیرم ئەکرد کاتێک کە پرسیارم لە قوتابیەکانی ترێک ڕەنگە ئێوەش بینی بێتان پرسیارەکانی ئەوانیشی شیکارە کرد وردە لەگەڵیان ئەڕۆشت کە پرسیارەکانی خۆیمان لێ کرد بوو بەڵام ئەو پرسیارەکانی هاوڕەکانیشی شیکارە کرد بۆی زیاتر مێشکی بەکاربێنە ئافرم
زۆر زۆرم پێخۆشە کە ئاوا بەسەرکەوتووی ئەتان بینم پێم خۆشە هەستی خۆتم پێ بڵێ زۆر سپاس سەرەتا زۆر سپاسان دەکەم زۆر بەناوی خۆی گەورە و میهرەبان بێگومان هەستێکی خۆشە هەستێکە کە وەست ناکرێت ناتان دەری بڕم هەرچەندە من هەڵی زیاترمدا بەڵام لە قسمەت و نسیب بوو زۆر سپاسی دەستگەی ڕوانگە دەکەم سەرەتا کە ئەم هەلیان بۆی مەرەخسان کە توانیمان بەشداری بکەین و بینە ئەم ئاستە هیوادارم لە بوارەکانی تریشدا پێشبەرکێ بکەن زۆر سپاسی بەڕێوەبەرەکەم قوتابخانەکەم مامۆستاکەم زۆر لەگەڵمان بوون و زۆر سپاسی خزانەکەم دەکەم زۆر هانیان دەدام هەمووی بەهۆیوانە بوو زۆر سپاسان دەکەم زۆر سپاس بۆ ئێوەش ئەو قوتابیانەی کە گەشتنە قۆناغی کۆتایی بەگشتی و ئەو قوتابیانەی کە پلەی یەکەم و دووەم و سێمیان بەدەستێناوە شانازین بۆ ئێمە بۆ خانەوادەکانیان بۆ قوتابخانەکانیان و بۆ بەڕێوەبەرەکانیان بەڕاستی زۆر سپاسی خانەوادە و بەڕێوەبەرەکانیان دەکەین کە ئەم قوتابیانەیان پێگەیاندۆ و توانیویانە بیانگەێنە ئەم ئاستە زۆر بەرزە بە هیواین هەمیشە سەرکەوتوو بن ئێستا کاتی ئەوەیە کە قوتابیەکانمان خەڵات بکەین خەڵاتی یەکەم لەلایەن کاک عەبدولسەلام مەدەنیەوە پێشکەشی ئیلاف دەکرێت فەرمووی کاک عەبدولسەلام دەچینە تەنیشتی و من هاوکاری دەکەم تا ئیتر خۆی دەتوانێت لێت وەربگرێت خەڵاتی یەکەم 2000 دۆلارە بۆ براوەی یەکەممان کە بووەتە پاڵەوانی بیرکاری کاک عەبدولسەلام زۆر سپاس دەکەم خەڵاتی دووهەم کە پێشکەش دەکرێت بە سۆلین لەلایەن بەڕێز بورهان ئەرگوشیەوە پێشکەشی دەکرێت فەرموو کاک بورهان فەرموو کاک عەبدولسەلام زۆر سپاس ئەشتوانی هەر لە لای ئیلاف بۆستی کە خەڵاتی دەکرێت لای ئەو بۆستی باشتر بێت خەڵاتی دووەم بڕی 1500 دۆلارە بۆ سۆلین کە توانیویەتی پلەی دووەم بەدەست بێنێ زۆر سپاس کاک بورهان خەڵاتی سێیەم کە دەبەخشرێت بە بەیدا لەلایەن کاک ئەحمەد حازمەوە پێشکەش دەکرێت کە نوێنەری کۆمپانیای کاڤین گروپە فەرموو کاک ئەحمەد زۆر سپاس دووبارە پیرۆزبایی لە براوەکانمان دەکەین خۆشەویستان وەکو ئاماژەم پێدا ئەم قوتابیانە لە قوتابخانەیەک پەروەردەکراون کە گەشتونەتە ئەم ئاستە دەستگای ڕوانگە جیا لە قوتابیەکان قوتابخانەکانیش خەڵات دەکات خەڵاتی بەڕێوەبەری قوتابخانەی یەکەم کە قوتابخانەکەی ئیلافە خەڵات دەکرێت لەلایەن پێم وایە هەر لەلایەن قوتابخانەی پیرزینی کچانە هەر لەلایەن کاک عەبدولسەلامەوە پێشکەشی دەکرێت خەڵاتەکە قوتابخانەی پیرزینی کچان با نوێنەرەکەیان بفەرموێت تاوەکو خەڵاتەکەیان وەربگرن بەخێربێ مامۆستا دەستخۆش و دووبارە پیرۆزە دووەم قوتابخانەمان کۆلێژی هەڵەبجەیە کۆلێژی هەڵەبجەی کچان کە لەلایەن با نوێنەرەکەیان بفەرموێت لەلایەن مامۆستا سۆرانەوە خەڵاتەکەیان پێشکەش دەکرێت مامۆستا سۆران فەرموو سڵاو بەخێر بێ زۆر سپاس سێیەم قوتابخانە کە خەڵات دەکرێت
قوتابخانەی کە لە کچی کچانە کە مامۆستا سامان خەڵاتەکەیان پێشکەش دەکات فەرموو. زۆر سپاس دووبارە پیرۆزە دووبارە دەستخۆشی لە قوتابیەکان و لە مامۆستایانش دەکەین پێم خۆشە نزیک بینەوە بۆی هەر هەمومان وێنەیەک بگرین و کۆتایی بەڕێو ڕسمەکەمان بێنین ئەگەر لێرەوە بوەستین ببورن ئەوەستین بۆ ئەوەی وێنەیەکی یادگاری بگرین بە هیوام ئەو قوتابیانە لە چەند ساڵی داهاتوودا بتوانن بگەن بە ئاستی زۆر بەرزتر و هەروەها ساڵانی داهاتوو قوتابی تر لەم ئاستەواندا ببینین.